زانیاری زۆری داینێ بەڕاستی گەل لەگەڵی بەردەوام بین ئەو هەر زانیاری دیکەمان داتێ زانیاری زۆر گرنگیشمان دەداتێ ئەو شتە ڕوو دەدات. مامۆستانی بەڕێز پێمان دەڵێ ئەم کتێبە ئەلگۆریتم چییە پارامێتر چییە بەڵام بە زمانێک پێمان دەڵێت کە بۆ ئەو کەسانەیە کە ناپسپۆرن لە بواریژی دەستکردا پسپۆریەکەیان ئەوە نیە ئەو شتیان لە بۆ ڕوون دەکاتەوە بە زمانێک کە دەتوانم بڵێم هەمومان دەتوانین تێ بگەین وەکو مامۆستا بەتابەتی بۆ ئێمە مەسەن لەوانەیە سەر و سەودامان زۆر نەبی لەگەڵ مستەلەحا کۆمپیوتەریەکان یان تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گشتی بنانەت مامۆستایانی کۆمپیوتەریش ڕەنگە کۆمەڵی شت هەبی نەت بە قوڵی نەچوو بنناوی بەڵام ئەم کتێبە بە شێوەیەکی زۆر سادە ساکار سەرەتا باسی ئەوە دەکات کورتی لە مێژوویشی دەستیا چێ پێشنیاری ئەوەی کرد چۆن دروست بوو لەسەر چ بنەمایە کار دەکات ئەلگۆریتمەکان چن پارامێتەرەکان چن دوایە دێتە سەر ئەوەی مامۆستانی بەڕێز داتا چییە حەسەکەم چەند خولەکێک لەسەر داتا قسە بکەم بەزانم کاکتۆریدا 20 دقەی پێمدا کە ئەو کاتێکم هەیە بەڵێ داتا چیە مامۆستایانی بەڕێز داتا لە لای ئێمە شتێکە لە بۆ ژیری دەستکردی شتێکی گرنگە ژیری دەستکرد بەندە لەسەر داتا بەڕاستی چۆن ئێمە لە منداڵیەوە لە دەوروبەرمان لە ژینگە شت فێر بووینە هەموو ئەو شتانەی دەوروبەرمان ژینگەمان ئەوە داتا بووە بە چاو سەیری شتێ دەکەین ینی باوەڕ هەبی کۆمەڵە شت هەیە دەتوانین پێی بڵێن بە چاو نابیندرێ بەڵام بۆ دوو کەس بۆ کەسێکی دیکە داتایە بۆ نمونە لە قوتابخانەیەک لە زانکۆیەک لە شوێنێک پەیوەندی نێوان دوو مامۆستا ئەگەر ژیری دەستکرد بیزانێ ئەوە داتایە لە ئەسڵدا ڕەنگە ماوە شتە بە چاو نەبینی بەڵام لە ئەسڵدا ئەمە داتایە وێنەیەک کاتێک وێنەی ئەو کتێبە ئێستا تازە وەکو بینیتان وێنەی ئەو کتێبە کە لەسەر شاشەیە بۆ ژیری دەستکردماندا وتمان ئەوە چی هەر پرسیاریشمانێ نەکرد بەس وێنەکەماندا یەکسەر ئەو وەڵامی داینەوە کە ئەوە کتێب گرنگە لە بواری ژیری دەستکرد ئاوایە و نازانم چی و کۆمەڵێک زانیاری زۆری پێویست پێداین ئەوە چیە ئەوە داتایە بەڕاستی جا داتا دەبێت زۆر بە دروستی مامەڵەی لەگەڵ بکرێت بەبەستی سەرەکی ئێمە ئەوەیە یەک نمونە دێنینەوە بیرتانە لە ساڵانی ڕابردوو کاتێک کە موبایل هاتە کوردستان کە کوردستان بەرە و بڵێن دنیای دەرەوە کرایە و تەکنۆلۆژیا هاتە ناو بڵێن ناومان و ئینتەرنێت و مۆبایل و چی ئەو بەهۆی ئەوەی کە بە شێوەیەکی زۆر خراپ بە شێوەیەکی نەرێنی بەکار بێت چەندین قوربانیماندا بەداخەوە چەندین خێزان لەسەر ئەو بابەتە هەڵوەشایەوە چەندین شتی ناخۆش بەڕاستی ڕوودا و لایەزالش ڕوودات ئەو شتە هەمان شت دەبێت بەداخەوە ئەگەر بێت و ئێمە نەزانین چۆن لەگەڵ ژیری دەستکرد تەعامل بکەین مامەڵە بکەین بەتایبەتیش لە کەرتی پەروەردە دا کۆم لەگەڵ سەر هەڵدانی ژیری دەستکرد کۆمەڵێک پرسیاری زۆر هاتە ئارا و بەتایبەتی مامۆستایان هەم پرسیار بوو هەم نیگەرانیش بوو بۆ نمونە ئایا ژیری دەستکرد بۆ نمونە مەترسیمان لەسەر دروست دەکات ویان زۆرینەی مامۆستایەکان دەیانگوت کاتێک بەتایبەتی لە بۆناغی جیا کاتێک کە ئێمە واجبێک دەدەین بە تەلەبەکانمان دەچن ژیری دەستکرد بەکاردێنین بۆ دڵم داڕشنێک بنووسە پەرەگرافێک بنووسا و یەکسەر دەچیتاوە لە ژیری دەستکرد دەکات و بە دقەیەک بە چەند چرکەیەک شتەکەی ئەوە دەکات و دێ لە پشت تای مامۆستای دادنێ دڵەوە خۆم نووسیتەوە چی بکەین چ نەکەین باشترە طبعاً هەرو کاکتۆریندادیش ئاماژەی پێدا کە ئەوە بەڕاستی لە خولەکان بە درێژکراوی ئەو شتانەمان باس کرد چۆن بەسەر ئەو شتانە زاڵبین و چی بکەین و چی نەکەین لەلایەکی دیکەش ئەوە بە قازانجی خۆمان وەکو مامۆستا بشێنینەوە ئەسڵ لە زیاتی ئەوەی بڵین کاکە دوور بکەنەوە و نازانم بین ئەو قسانە بکەین چۆن وەکو ئالەتێک وەکو ئامرازێک بەکاری بێنین کە سوودیشی هەبێ بۆمان ژیری دەستکرد دەتوانێت مامۆستانی بەڕێز بە شێوەی ڕاستەخۆ بە شێوەی ناڕاستەخۆ لە پۆل لە دەرەوەی پۆل لە نێو قوتابخانە دەرەوەی قوتابخانە ناو کەرتی پەروەردە بەگشتی بەکار بێت و ئەو شتەش باستی لە داهاتوویەکی نزیک و لە ئێستاشداوە دەبینین ئەو شتە بەکار دێت دا باشترین شت ئەوەیە کە ئێمە لە ئێستاوە خۆمانی بۆ ئامادە بکەین یەکێک لەو شتانەی کە وەکو مامۆستای بەڕێزم ئاماژەی پێدا کاکتۆرینداد بە پێویستمان زانی بەڕاستی ئەو کتێبە لە ئێستادا بێتە بەردەستی ئێوەی مامۆستای بەڕێز بۆچی یەکەم لایەنە تیۆریەکە ئاگادار بین بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی دروست مامەڵی لەگەڵ بکەین تووشی غەڵەتێک نەبین لایەنی ئەخلاقی مامۆستایان بەڕێز زۆر گرنگە ئایا ئەتۆ وەکو مامۆستایەک دەچیتە ژەر سەرژیری دەستکرد بڵێ ئەمن 20 تەلەبەم هەیە تەلەبەکانم ناوی فڵان و فیسار و ئەوە بەڕاستی ڕەنگە خەتەریات دروست بکە ئاگادار بن یعنی ناتوانم ئەم بڵێم وەکو مامۆستایەک لە فڵانە مەکتەب نازانم چ ئایا ئەتوو ڕازی نهێنیەکت هەبی نهێنیەکەت خۆت نهێنیەکەی خۆت کە ئەگەر ناچاربی بیڵێ لە لای
مرۆڤێک باسی دەکەی یان لە لای ئامێرێک ئایا تۆ سیقەت بە ئامێر هەیە یان نا پێش ئەوەی هەموو ئەو شتانە بکەی ئەو بابەتە ئەخلاقیانە پێویستە لە خۆمان بکەین وەکو مامۆستایەک پێویستە چۆن چی بکەم و چۆن مامەڵی لەگەڵ ئەو شتەی بکەم کە ئەوە شتێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی مامۆستایانی بەرز زۆر زۆر تەرکیز لەسەر ئەو خاڵە دەکەینەوە زانیاری کەسی تکایە مەدەن بە ژیری دەستکرد بە هیچ شێوەیەک دەتوانی بە شێوەی ناڕاستەوخۆ ئەگەر ناچار بووی ئەگەر بە شێوەی ناڕاستەوخۆ ناچار بووی ئەویش چۆن چۆن دەتوانی ئەو شتە بکەی طبعا یەکەم شت کاکتۆ هیمداد ئاماژەی پێدا ئەو پرسیارەی ئەمە لە ژیری دەستکردی دەکەین وەکو مامۆستا وەکو کەسێک وەکو بەکارهێنە پێی دەڵێن پرۆمپت ئەو وشە پێی دەڵێن پرۆمپت تۆ بڵێ پرسیار یا هەشتە ژیریکە ناوی دەنێ ئاساییە پرۆمپتەکەم چۆن دابڕێژم پرسیارەکەم چۆن دابڕێژم چۆن لە ژیری دەستکردی بکەم ئەوە زۆر زۆر گرنگە ئاگادار بن ئەوە شتێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی هەرگیز زانیاری کەسی مەخەڕوو بەڵام ئەگەر زۆر زۆر ناساروی دەکرێت بە شێوازی ناڕاستەوخۆ شێوازی ناڕاستەوخۆ مامۆستای بەرز چۆنە لە زیاتی ئەم بڵێم من مامۆستای ئینگلیزیمە لە فلانە قوتابخانە 20 تەڵەبەم هەیە بە و ناوەی شتانە شتی وا مەپرسە لێی بپرسە بڵێ تۆ لە مۆدێلی ژیری دەستکردەکە پرسە بڵێت تۆ وەکو مامۆستایەکی ئینگلیزی ئەگەر لە پۆلێکی 20 قوتابیت هەبی چالاکیەکت هەبی لەبارەی ڕێزمانەوە ڕێزمان بەڵێم مەسەن ئەکتیڤ و پاسڤت هەیە بابەتی بکردیار و نادیارت هەیە بابەت دەرسی فیزیات هەیە لادانە نازانم چی ئەو شتانەیە بڵێ دەمەوێت تاقیکردنەوە چی بکەم پێویستم بە چ دەبێ یان چ بکەم چ نەکەم ئەوە خاڵیە خاڵی دووە بۆ نمونە من زۆربەی مامۆستایان لەوانەیە ئەو شتە دووبارە بکەنەوە مەسەرەن بڵێت کاکە ئەمن لە پۆلدا لە چڕۆک و ڕوتم هەیە بەڕاستی تەنها ڕەحلەی لێیە لەگەڵ وایت بۆردەچی داتا شۆم نییە کارەوام نییە چی ئەو شتێکی زۆر زۆر ئاسایە مامۆستانی بەڕاستی ژیری دەستکرد بۆ هەموو مامۆستایەک لە هەموو کاتێک دەبێت تەوانە هەمومان ئینتەرنێت بەکاردێنینەوە تەوبەتان هەیە وا دەبین لێرە ئەوەی ئینتەرنێت و ئێمە لەسەر ئەو سەکۆی زوومە کۆبوونێت باشە تۆ دەتوانی وەکو مامۆستایەک لە ماڵەکەتدا لە ئینتەرنێت بپرسی ئەمڕۆ لەوانەی فیزیا تاقیکردنەوەکم هەیە لەسەر بابەتی لادان بەڵام تکایە ڕەچاوی ئەوە بکە کە ئەمن لە پۆلەکەمدا کارەبام نییە داتاشۆم نییە هیچ شتێکی مەسەن تاقیگەیەکم نییە چ بکەم باشە باوەڕت هەبێ وەڵامێکت پێدەدا تووشی سەرسوورمانت دەکات ئەویش چ کۆمەڵێک شتت پێدەدا دەڵێ فەرم ئەو کۆمەڵە شتە بەکاربینە کە نەپێویست بەکارە با دەبی نەپێویست بە شتانە دەبی کە ئەوە بەڕاستی هەمویان وا دەکات مامۆستا چالاک بی لەلایەک لەلایەکی دیکەش دەرس وانە لە حیکایەتەوە لە تیۆرەوە بگۆڕین بۆ پراکتیک بەڕاستی ئەو کێشەی ئێمە مامۆستانی بەڕێز ئەمە وەکو مامۆستا هەمومان ئەو شتە دەزانین کە دوای ئەوەی 5 دقیقە دەرسێ شەرح دەکەین بەڕاستی هەر دەرسێکبی تەلەبەت تەرکیزی دەڕوا بێزار دەبین نازانی تەرکیزی دەڕوا بەڵام ئەگەر بێت و 5 دقیقە دەرس شەرحکەی شتێک بە پراکتیکی بکەیت چالاکێک بکەی یاریەک بکەی ئەوە بکەی ئەوە بەڕاستی شتێکی زۆر زۆر گرنگ دەبین لە خولەکان ئێمە بەڕاستی ئەو شتانەمان باس کردێت چۆن وانەیەک بە تێکڕایی وانەیەک دابشکن بۆ نمونە ئەگەر من لە وەزارەتی پەروەردەما وانەیەکی 35 خولەکم هەیە وانەی 30 خولەکم هەیە وانەکەم چیە لە چ بابەتە چۆن لە بۆم دابش بکات لەسەر ئەساسی دقەکان و لە هەر دقەیەکدا 5 دقەیەکدا دقەیەکدا چ بکەم و چیاریەک چ شتێک چالاکێک باشە بەڕاستی کۆمەڵە شتم پێدەدات ئەگەر بێت و ئەم شتانە بکەم تەواوی ساڵەکە دەرسەکانم دووبارە نابی دەرسەکانم چێژ بەخش دەبی نەک خۆم تەنانەت هەموو تەڵەبەکان بە چێژەوە بە شەوقەوە دێنە دەرسەکەم و چاوەڕێ ئەوە دەکەن کە ئەمن دەرسەکە دەست پێ بکەم ئەوش بەهۆی ئەو هەموو چالاکیە دوانەیە کە تۆ دەتوانین لە ڕێگەی ژیری دەستکردەوە بەدەستیان بێنی لەوێدا پەیڕەویان بکەیت کتێبی دووەم مامۆستایانی بەڕێز ئەگەر بتوانم شاشەکە بگۆڕم بۆ دقەیەک ئەوەی ناواخنی کتێبەکە شەیر بکەم لەگەڵ بەڕێستان بەڵێ ئەوەی کە دەبینن ناواخنی کتێبەکەیە کە وەکو دەیبینن پێشەچێکە و سەرەتای بەشی یەکەم مەسەلەن بەشی دووەم ئاڵنگارە پەروەردەییەکان چنە شتێکمان دووبارە دەبیت پێش دێتە پێشە وەکو چاڵنجێک بەڕاستی وەڵامی هەموو پرسیارێک دراوەتەوە کە ئێستا ڕەنگە وەکو مامۆستا لە بۆ دروستبی آخر مەسەلەن بۆ نمونە کاتێک کە نەمانەوێت شتێک بکەین بیانوێک دەبینەوە آخر مەسەلەن ئەمن چ بکەم ژیری دەست کرد ئەوها آخر ئەوە وەڵامی هەموو ئەو شتان دراوەتەوە مامۆستا لێرە
ئەوە باسی ئەخلاقیات باسی هەموو شتێک کراوە مەسەن ئایا ئەمە زیرەکترین ژیری دەستکردیان ژیری مرۆڤ نازانم هەموو شتێک باس کراوە بەشی سێم چوارم پێنجەم شەشەم هەفتەم هەمووی تیۆریە تەنها کاتژمێرێک پێویستە کە شەکانی ئەوەیە ئەوە لە دوای ئەوە کتێبی دووەم دێت هەروەکو کاکتۆر ئیمداد ئاماژەی پێدا پرۆمتەکان منیش دەبێت جارە باسی تۆزێک باسی ئەوە بکەم پرۆمتەکان چنە ئەو پرسیارانەی کە ئێمە ئاراستەی ژیری دەستکردی دەکەین بەڕاستی کە وتمان زۆر گرنگە چۆن وەکو لێرەدا مامۆستا چۆن ژیری دەستکرد بەکاربێنم بۆ داڕشتنی مەنهەجێک بۆ ڕێگاکانی وانەوتنەوە بۆ ئامرازەکانی هەڵسەنگاندن وابزانم ئێستا ئەوە هەمویان هەرم ئەو شتانە لە تۆ داوا کراوە تەنانەت لە دەفتەری پلانەکەت زۆر جاران دەبی ئەو شتانە بنووسی هەڵسەنگاندن چییە فیدباکت چییە ئەوڕۆ چ بەکاردێن یا بەتەنێ وایت بۆردت بەکارهێنا یان شتێکت لەگەڵ خۆت برد دەستەوەکە یەکێک لە چالاکیەکانمان لە یەکێک لە خولەکان ئەوە بوو تەنها بە دەزوو قەڵەم ماجێک چۆن چەندین تالاکی بکەیت داوەک بنێک داوەک لە ماڵەوە ببەی لە پۆلەکەت لەگەڵ قەڵم مازکە تەنها تاقیکردنەوە و تالاکی پێدەکەی کە بەڕاستی ئەوە ڕاستە شتێکی زانرا بەڵام ڕەنگە لەو کاتەیە پێویست بە خەیاڵی مامۆستانێت خەیاڵی مامۆستا ینی ئەوەندە سەرقاڵە ئەوە لە لایەکی دیکەش ئەمە هەمومان دەزانین مامۆستا ئەرچی گەلک زۆرە هەروادەش ئەرکەکان زیاتر دەبیت ئەمن دەردەدڵی ناکەم بەڕاستی نامێ بچوو ناو بابەتەش لە بەروی لە ژیانی خۆم دەردەدڵم نەکردیا بە دەردەدڵ هیچ ناکرێت ڕاستەکەی بەڵام دەکرێت ئەمە هەرێک لە ئێمە چەندین هاریکار و یاریدەدەری هەبیت یعنی ئەوە وایە کەسێک هاتبیت سێ کەسی بۆ تاعین کردی بەس یارمەتی بدەن ئەوە چێ ئەو کەسە ژیری دەستکردە دەتوانێت چەندان ئەرکرد لە بۆ ئاسان کا یارمەتی بدا بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی تکایە بۆ نمونە بەکارهێنانی ژیری دەستکرد بۆ پرۆژەکان مامۆستانی بەڕێز بۆ چالاکیوانەکان بۆ هەڵسەنگاندنەکان ئازادێت کۆمەڵێک پرۆمپتی بەسوودت داتێ زۆربەی لە ئێمە ڕەنگە ئەگەر بەشداری ئەو خوڵانەتان نەکردو تەنانە ئەو مامۆستا وەرزانش کە بەشداری خوڵەکانیان کردیا حتا ئێستا ڕەنگە پرسیارن لەسەر پرۆمپت هەبێت نمونەی پرۆمپت بدوێن نمونەی پرسیارم دەبێت چ بکەم لێرەدا کۆمەڵێک پرۆمپتی زۆر جوان و زۆر باش بۆ داناون تەنانەت هەڵساک ئەو پرۆمپتانەمان گونجواندووە لەگەڵ واقعی پەروەردەی هەرێمی کوردستان و ئەو شتانە بکەیت ئەو شتانە بەجێ بگەێنین ئەگەر بتوانم چەند لاپەڕەیەک لە کتێبەکە لە بەشی دووەمی کتێبەکە پیشان بدەم بۆ ئەوەی بزانین چکە وەکو باسم کرد ببورن بەڵێ ئێستاوە ئەوە کتێبی دووەمە مامۆستانی بەرز کە لە بەردەمتانە واتە دوو کتێب و پاشکۆیەکە هەمووی لەو کتێبەیە کۆکراوەتەوە وەکو دەیبینن پرۆمپتەکان بە شێوەیەکی تەبعی جوان و ڕێکوپێک تەبعانەوە چۆن سوود لە ژیری دەستکرد ببینم ئەگەر تۆ هیچ زانیاریەکت نیە مامۆستای بەرزتکایان نیگەران مەبە لە ئێستاوە هیچ لە خۆت تێک مەدە پەلە پەلیش مەکە تۆ کتێبێکت لە بەردەستایە تیۆر پراکتیک کە ئەوەندەش بەستە یەکەم جار پێت دەڵێ ژیری دەستکرد چییە لە چی پێگاتووە چۆن سەری هەڵدا و چۆن ئیش دەکا ئەوە باسەکەیە دووەم شت ئەوجارە دەڵێ بڕۆ فەرم و بڕۆستەر مۆبایلەکەت بڕۆستەر ئایپاد یان لاپتۆپەکەت بەو جۆرە بەکاری بێنە یعنی بەڕستمەوەش ڕوونی کردوتەوە فەرمو ئەوە نمونەی بۆ نمونەی پرۆمپتەکە مەسەلەن ئەمن داوای پەرەپێدانی مەنهەجەکی لێ دەکەم لەسەر نایی بابەتە چی ئامانجەکان نازانم طبعا هەموو ئەو شتانم لە بۆ دیاری دەکات ئەوەی کە دەیبینن چۆن لە بۆ چالاکیوانەکان لە بۆ پرۆژەکان لە بۆ هەڵسەنگاندن چۆن ئەوانە بەکاربێنم هەر تەنها ئەمە چەند وێنەیەک نییە مامۆستانی بەرز بەڵکو وەکو ئێستا ئەگەر نیشانی بدەین شێوازی بەرنامەکان ژڕون کراوەتەوە بچم لەسەر لەکوێ ئەو کارە بکەم لەکوێ ئەو کارە نەکەم ئەمە فایلەکی ئەکسل کە لەو پێش بەکات هێنا کارەی میکانیکی دەکرد کاری ژیری دەستکرد نەدەکرد ئێستا دەکرێت بەهۆی مەشین لێرنینگەوە مەشین لێرنینگ شتێکەوەتە ئامێری فێربوو چۆن لەسەر بنەمای ئەلگۆریتمەکان کۆمەڵێک زانیاری زۆر بیگ دیتا داتای زەبەلاح وەردەگری کۆمەڵە شتی نوێت پێدات کە پێی ئەڵەن جینەرەیت باتە بەرهەمێنانی کۆمەڵێک شت کە لە ئەسڵدا لە پێشتر وجودی نەبووە ئێستا سەر لە نوێرەوەی سوودبینی لەو داتانەوە شتێکی نوێت پێدەبەخشێت باشە ئەوەی کە دەبینن تەنانەت پێ دەڵێت چۆن بەکاردێت چی بکە بۆ نمونە دەڵێ فلانە شت دابەژێنە ئابەم زەردای بەزێنە ببورن داونلۆدی بکە بڕۆ ئەو کارە بکە ئەو کارە بکە بە وێنە و بە ئەوەوە هەموو شتێک ڕوون کراوەتەوە وەکو لەسەر شاشەکەت دەردەکەوێت مامۆستایان وەکو دەیبینن ئەوە لەبارەی ئەوەکان بڵێن کۆمەڵێک ئامرادەکان یەک شتی دیکە کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم و بزانم
ئەنێ چەند خولەکەکم ماوی بەڵێ مامۆستانی بەڕێز بە شێوەیەکی گشتی با ئێمە بزانین باشە بە شێوەیەکی گشتی دوو جۆر ژیری دەستکردمان هەیە. ژیری دەستکردە کە پێی دەڵێن ژیری دەستکردی سەرپەرشتی کرا، ئەوی دیکە پێی دەڵێن ژیری دەستکردی سەرپەرشتی نەکراوە. سەرپەرشتی کرا و سەرپەرشتی نەکراو بەمانای ئەوە نییە کەسێک هەیە وا لەوێ وەستاوە دەڵێت ئەوەکە نه، مانای ئەوە ژیری دەستکردێکمان هەیە مامۆستانی بەڕێز، کاتە کە ئەتۆ پرسیارەکی لێ دەکەی ئەو وەڵامت دەداتەوە پاسەدانی وەڵامەکەشت لە بۆ دەکات، پێت دەڵێت لەسەر چه ئەساسەکی ئەو وەڵامم پێدای. مەسەلەن کاتێک کە پرسیارێکی لێ دەکەی پێت دەڵێت ئەو وەڵامم لە فلانە کتێبی دەرهێنا، ئەو کتێبی پرسیار مەسەلەن بۆ نمونە دەڵێن فلانە کتێب، دەڵێ ئەو فلانە کتێب سەرچاوەی منە، ئەو هاچوو فلانە توێژینەوە سەرچاوەی منە، ئەوە سەرچاوەکەیە بڕۆ بگەڕە فلانە لاپەڕەش یان فلانە لینیک، ئەبڕۆ فلانە لینکی فڕۆنە سایتی نازانم شتەکەت پێ دەڵێ ڕوون و ئاشکرایە. ئەگەر لە بیرتان بێ کات خۆی ئێستا لە ئێستادا نازانم، بەڵام کات خۆی لە بابەتی بیرکاری ئەو شتەمان دەکرد کاتێکە پرسیارێکمان شکات دەکرد مامۆستاکە داوای پاسەدانی پرسیارەکەی لێ دەکردی پێویستیە ئەو نەتیجەیە چۆن ئەو نەتیجە دەرچوو. ئەو جۆرە ژیری دەستکرا و ژیری دەستکرد کە پێی دەڵێن ژیری دەستکردی سەرپەرشتی کراو، ئەوە ژیری دەستکردی شەفافیشی پێ دەڵێن. واتە کاتێک کە وەڵامەکە وەردەگریت تۆ دەزانین لەسەر چه ئەساسێکی بۆ وەڵامەکە. ئەمما ئەوی دیکە چییە؟ ئەوی دیکە ژیری دەستکردێکی زۆر ژیرە، زۆر زیرەکە تەواان وەڵامیشت پێ دەدا دەست بەجێ ڕەنگە بە خێراتریش وەڵامت پێ بدا، بەڵام کێشەکەی چییە؟ ناشەفاف، پێت ناڵێ ئەو وەڵامم لە چێ هەڵێنجاوە. تەنانەت ئەگەر سەرچاوەکەشت پێ بڵێ ڕەنگە ئەو سەرچاوەکی خەیاڵی بێت، سەرچاوەیەک بە خۆی دروستی کرد بێت. بۆ نمونەی چات جی پی تی کە تا ئێستا بەدەست ئەو بابەتەوە دەناڵێنی، ئەمە پێشتر باسمان کردو ئەوەی کە لێرە دەیبینن ئەوە چات جی پی تیە. جیمینای مۆدێلێکی ژیری دەستکردەکە مۆدێلێکی ئەکادمی زۆر گرنگە، کاتێک کە پرسیارێکی لێ دەکەی وەڵامەکەت دەداتەوە، پاسەدانی وەڵامەکەشت وە دەکات، دەڵێ فەرموو ئەم لەسەر ئەساسی ئەو زانیاریانە ئەمن وەڵامەکەم پێدای. کۆپایلۆت بە هەمان شێوە مامۆستایانی بەڕێز. ئەوە بیستم حەزم کرد ئەو جۆرەی ژیری دەستکرد بزانن کە زۆر گرنگە. نووسینی راپۆرتی تایبەت بە خودی قوتابی نازانم کۆمەڵێشتی بابەتی دیکە هەیە بەڕاستی زۆر گرنگن کە لەوانەیە کاتەکە ئەوەندە نەبێت باز بکات، ئەوە هەر کەسێک حەزی لێ دەتوانی بەشداری خولەکانی ژیری دەستکرد کات کە لەوێ بە درێژی باس کراوە دەکرێت ئەوانە تۆکو ئەرک لەوێدا بەجێ بگەێنی خۆت فێر بکەیت بە درێژی شتێکی زۆر گرنگە. تەنانەت چۆن بتوانم لە پۆلێکی 50 کەسی 50 تەڵەبەیی 50 واجبی جیاواز لە خلالەی چەند چرکەیەک بدەم بە تەڵەبەکان، واجبی هیچ کەسێکیان دووبارە نەبی. باشە چۆن ئەو شتە ئەو عملیە دووبارە کەمۆ بۆ پۆلەکی دیکەش لە بۆ ئاستەکی دیکەش، ئەوە بە هەمان جۆر لە بۆ شتەکانی دیکەش دەکرێت. وەکو دەیبین ئەوە وێنەکان بەدەر دەکەویت نامەوێت تەواوی کتێبەکە بدەم، بەڵام پاشکۆیەکی گرنگە وەکو دەیبینن بەمەڵێک مۆدێلی ژیری دەستکردمان پێدەناسێنی لە چات جی پی تی دەست پێ دەکات. ئەوانەی کە دەبینن لە سەر شاشەکەدا دەکەوێت لەوانەیە کە ئێستا بە خۆشحاڵیەوە تاقیمان کردەوە مۆدێلی ژیری دەستکردی مێگامایند پلس بوو کە لەلایەن ئەکادیمای مێگامایند پلسەوە سەرپەرشتی دەکرێت و تقریبا دەتوانم بڵێم مانگانە ڕەنگە ئەپدەیت بکرێت. تا ئێستا زیاتر لە 20,000 کارکتەری زانیاری تێدایە، هەمووشی لە بواری پەروەردەیە. بە پلەیەک مامۆستای بەڕێز دەکرێت زۆر سوود لەو مۆدلەی ژیری دەستکرد بینێ، بە تایبەتی لەو ساڵدا لە بابەتی هەک بەیزان سوپازی لە تازە ئەوەلی ساڵەیە مەسەرە بسمە پۆلێ چ بکەم، چۆن هەڵسوکە و لەگەت تەڵەبان بکەم، وانەیەکیان ئەو ساڵوانە چدایکە من چۆن ئەوانەیە بڵێم ڕێگاکان چنە. کۆمەڵێک ڕێگای زۆر جوانم پێ دەڵێت چالاکیەکم پێ بڵێ کە پێشتر نەم کردوێت. کاتێک ئەو چالاکی ئەنجام دەدەم دەستمە پۆل تەوان تەڵەبە بە حەزەوە بە شەوقەوە حەز دەکات بێتە دەرسی من بڕاستی ئەوە شتێکی نوێیە. بەڵام ئەگەرە من هەروە بێمە ژوورەوە کلاسی چەند وەکو پێشووتر ئەوە ڕەنگە ئەو کاتە نەزڕەی تەڵەبەش لە بەرامبەر من جۆرەکی دیکە بێت. بەڕێزان بەکارهێنانی ژیری دەستکرد خاڵێکی زۆر گرنگی تێدایە کە دەبی هەمومان وریای بین. یەک خاڵەکەوا دەکات لایەنی ئەرێنی هەبی لایەنی نەرێنیشی هەبیت. خاڵێکەوا دەکات باش بێ و لە هەمان کاتیشدا خراپ بێت. ئەوە چییە؟ ژیری دەستکرد بەکارهێنانی ژیری دەستکرد بە تایبەتی بۆ تۆی مامۆستا بۆ تەلەبە بۆ هەر کەسەکی دیکە پێویستی بە شارەزاییەکی زۆری تەکنەلۆژیان نییە. پێویستی بەوە نییە ئەتوی چەندی
پرۆگرامی کۆمپیوتەر بزانی خۆت فێری چەندان بەرنامە کردیبی بۆ ئەوی بیت سەر لە ژیری دەستکرد بکەیت ئەو کەسەی ینی بۆ نمونە تۆ چۆن فەیسبوک بەکاردەینی باوەڕ بکە لە بەکارهێنانی فەیسبوک ئاسانترە ژیری دەستکرد ئەوەیە کە ئەوە لە ئەسڵدا بورن خاڵەکی باشە بەڵام لە هەمان کاتدا دەکرێت خاڵەکی خراپیش بی بۆ لەبەر ئەوەی کاتە کە شتێک زۆر ئاسانە هەموو کەسێک دەتوانی بەکاری بینی ئەو کاتە ڕەنگە کەسانێک بەکاری بین هەست بە مەسوولیت نەکەن بۆ کاری خراپ بەکاری بێنی بۆ مامەڵەی ناتەندروستی لەگەڵ بکەن ئەوە وا دەکات وەکو باسم کرد خاڵی باش بێ و خاڵی خراپیش بێ بۆیە دەبێت زۆر بە دروستیەوە بۆیە زۆر تەرکیز بەسەر تکایە ئەگەر ئەو کتێبەتان خوێندەوە بەشی یەکەمی ڕەتمەدەن ڕەنگە تۆزەی بەزاریەکە بێ مەسەلەن بەڵام دەکرێت چەند کاژمێرێک بەلانی کەمەوە بۆ ئەوە با خۆمان لە جێگای تەڵەبەدا بنێن کاتێک بابەتێکی تیۆری شەرح دەکەین بۆ ماوەی 35 دقیقە هیچ چالاکیەکت نییە هیچ پراکتیکەکت نییە هیچ تاقیکردنەوەکت نییە ئەو تەڵەبەیەک و تەرکیزی ناڕوە ئەوەی ناڕۆ مەسەلەن یەک دوو کاژمێر بۆ ئەو بەشە تەرخان بکەین بۆ ئەوی لە حقەتی ژیری دەستکرد بکەین چێدا هێناوە چێ دروستی کردووە چۆن دروست بە چۆن کار دەکات چ بکات چ نەکا مەسەلەن ئەو شتانە کاتێک ئەمە لە حقەتەکەی گەیشتم پراکتیکەکەی هەر زۆر ئاسانە ئەو کاتە بە دروستیش دەتوانم مامەڵەی لەگەڵ بکەم هەتا بە شێوەی زۆر تەندروست باش ژیرانش دەتوانم مامەڵەی لەگەڵ بکەم و باوەڕتان هەبیت وەکو ئەوەی وایە تازە ئەو قسەیە دووبارەی دەکەمەوە وەکو ئەوەی وایە تۆ کەسێک هاتی بێت چەند هاریکارێک چەند کەسێکی دیکەی لە بۆ بەکرێ گرت بیت کە یارمەتی تۆی مامۆستا بدات بۆی ئەرکەکانت لەسەر سووک بێت دەزانی پێداویستەکانی تەواوی 1 ساڵی مامۆستا دەکرێت لە ڕێگەی ژیری دەستکردەوە سوودی لێ ببینرێت یعنی لە بچووکترین شت کە دانانی دەفتەر پلانێکە کە مامۆستا معدەل گلەیەوەی هەیە دەفتەر پلان ئەوە دەکرێت لە خلالی چەند چرکەیەک دەفتەر پلانێکی جوانی پێدا بڕێژی بە شێوەیەکی ئەکادمی جوان چۆن سوودی لێ ببینم دەکرێت وانەیە کە ئەوڕۆ دەیڵێمەوە لەبارەی بابەتێک لەبارەی شتێکەوە مەسەلەن کە دەیڵێمەوە لەبارەی هەر بابەتێک کە بە مسپدرا و مامۆستایمە مەسەلەن کاکە تۆ بڵێ من مامۆستای وەرزشم ساڵەچێک بکەم بزانە چت پێ دەڵێت وانە چی 35 دقیقەی چۆن دابش بکەم وانە چی ساعت و نیوی چۆن دابش بکەم هەفتەکە چۆن دابش بکەم باشە هەفتەی داهاتوو چ بکەم هەفتەی داهاتوو سەر چ بکەم ئەو بۆتێک ئەو چاربۆتێک کە ئێستا پێمان ناسان چاربۆتی مامۆستا کورد کە لەلایەن ئەکادمیای مێگاماین پلەسەوە دامەزرا بوو بڕۆ پرسیاری لێ بکە بڵێ من مامۆستاما دەمەوێت خەڵات ببەخشمەوە بۆ تەلەبەکان چ ڕێگایەکت هەیە زۆرینەی مامۆستایان نوێی معاشەکان بە خەڵات دەدەنەوە بۆ لەبەر ئەوێ ڕێگایەکی دروستیان نییە بۆی مامەڵە لەگەڵ سزا و پاداش بکەن نازان پاداشەکان چۆن بەخشنەوە کە بەخۆشمەوە مەسەلەن ئەم تووشەوە حاڵەتە بوومە بەڕاستی لەوە پێش وام دەزانی کە دەبێت هەر کەسێک ئەوە بوو یەکسەر یعنی هەموو ڕۆژە دەبێت من دیاری بەخشمەوە دیاری بەخشمەوە نەمزانین ڕێگای دیکە هەیە کە زۆر لەوە کاریگەرترن ئێمەش هەر بە دوای ڕێگای کاریگەر و گرنگین بەڕاستی بۆ هۆیەکانی فێربوون بۆ مامۆستا وەکو وەسیلە بەکاربێنی لا پۆلدا تقریبا ئێستاەوە 25 دقیقە ئەمن قسەی دەکەم دکتۆر جان نازانم شێوازە مامۆستا بەڵێرەوەڵە یەک خاڵی تر بەڕێزان ئەو کتێبە بە سپۆنسەری قوتابخانەی کۆششی ناحکومی لە هەولێر چاپ کراوە ئەوان پێچووی چاپەکەیان بە سپاسەوە داوە کە ئەوەش دەست پێشخەرێکی زۆر باشە لە مەکتەبێکی ناحکومی کە ئەمڕۆ بە فەرمی لەوێ بوون ناساندنیان بۆ کتێبەکە کردبوو ئەو لۆگۆیانەی کە دەیبینن ئەو خولانەی کە کردمانەوە بە سپۆنسەری و بە هاوکاری چەند لایەنێکی گرنگ بوون لەوانە ئەوە قوتابخانەی کۆشش لەلایەکەی ترێش بۆ نمونە یانەی کتێبی ڕوونە سنتەری مەجموعەیەک با بڵێن لایەن و دامەزراوە هەبوون لە پشت ئەو کارەوە کە جێی خۆیەتی سپاسیان بکەین بە تایبەتی مامۆستا ئاماد عوسمان مامۆستا ڕۆژان لوقمان و مامۆستایانی تر کە هاوکار بوون لە بە چاپگەیاندنی ئەو کتێبە یان چاپی یەکەمی ئەو کتێبە پێمان وایە ئەو وێبینارانە زۆر باشە بەڵام هەرچەند نەزەری زیاتر بێ ڕەنگە بێزاری زیاتر دەبێت بۆ هەندێک شت بە عەمەلی دەیکەیت مامۆستاگەر یەک دوو چات بۆت بکەوە یان ئەوەی پیۆی مێگامایند یان ئەوەی کلاودی یەکێکیان بکەوە بە یەک دوو پرسیار لە مامۆستایان وەربگرین بزانین بۆ ئەرکەکەی خۆت مامۆستای چ بابەتێکی دەتەوێت چ بابەتێکت بۆ ئامادە بکە ئەگەر کەسێک لە کۆمنت دەینووسێ یان دەستی بەرز دەکاتەوە قسە بکە پێمان خۆشە یەک دوو پرسیاری ئێوە وەربگرین بڵێن مامۆستای هونەر فەرموو مامۆستای هونەر دەتەوێت چی دەتەوێت مامۆستا فەرەیدونیش دەڵێ مامۆستای هونەر
بەڵێ دکتۆر جان ئەگەر مامۆستا عفوم کە دکتۆر جان ببوورە تا پرسیارەکەیان دەکەن یەک ڕوونکردنەوە بدەین ئەوە لە چات بۆتەکە بۆ ئەوی لەلاتان خەزم بێت دەکرێت فۆلۆی بکەن لێرە دەکرێت ئەوەی لێرە فۆلۆی بکەن بۆ ئەوی لەلاتان خەزم بێ و دارەکانی دیکە بە ئاسانی بێتەوە بەردەستان زۆر باشە دوو بەڕێز دەستیان بەرز کردوتەوە ئێستا وەختی پرسیاروانە بەڵام دەمانوێت داواکاری ئێوە بزانین جێبەجێ بکەین مامۆستا چرۆ کامل دەستی بەرز کردوتەوە فەر مامۆستا چرۆ نەزانم مایکت کرابەوە ببوورە مامۆستا جوتیار حاجی دەستی بەرز کردوتەوە مامۆستا جوتیار فەرمۆ مامۆستا جوتیار سڵاوتان لەبێ کاک دکتۆر باشن زۆر سپاس مامۆستا فەرمۆ سەرکەوتوو بن دەستاوتان خۆش بێ بابەتێکی زۆر گرنگە بە تایبەتی لەو جیهانە ئەلکترۆنی ئێستادا زۆر وەڵا باشە دەستاوتان خۆش بێ کە ئەو بابەتەکان هەبژێردەوە پرسیارێک دەکرێوەکو کاک دکتۆر سەنگەر باسی کرد پرسیار بکەین داخوا ئێمە ڕێگا دروستەکە بۆ پاداشکردنی قوتابی بۆ نمونە زیرە زۆر باشە تۆ اختصاصت چییە مامۆستا جوتیار زانستی گشتیم پۆلینۆ زۆر باشە زانستی گشتی پۆلینۆ چەند قوتابیت هەیە لە پۆل 4 پۆلمێ هەر پۆلی 24 بۆ 25 قوتابی مێ مامۆستا زۆر باشە بە هەر ئەو معلوماتی مامۆستا جوتیار بکەینە پرسیارێک ئەمە گوتمان هەوڵ دەدەین زانیاری خۆمان نادەینە کەسەکە لەگەڵ چاتبۆتەکە لەگەڵ ژیری دەستکردەکە وەکو مرۆڤ تەعامل دەکەین پێی دەڵێن ئەتۆ وەکو مامۆستا سەنگەر ئەوەی تازە نووسیت باش بوو تۆ وەکو مامۆستایەکی بە ئەزموون ئەمە لەگەڵ ئەو قسە دەکەین تۆ وەکو مامۆستایەکی بە ئەزموون مامۆستای زانستی پۆلێکت هەیە 24 قوتابی تێدایە بابەتێکیمان پێ بڵێ مامۆستا جوتیار چ مامۆستا جوتیار بابەتەکان زۆر مامۆستا دەکرێت یەک بابەتمان پێ بڵێ یەک بابەت بۆ نمونە کۆندامی هەرز بێ کۆندامی هەرس مامۆستا بزانە چیمان نووسیوە لێرە تۆ وەک مامۆستایەکی بە ئەزموون لە بواری زانست کە پۆلێکت هەیە و لە 24 قوتابی پێک دێت چۆن بتوانی سیستەمێکی پاداشت و سزا مەبەستت ئەوە بوانە بەڵێ کاک دکتۆر بەڵێ مامۆستا سەنگەر بزانە لە سەر سیستەمی پاداشت و سزایان شێوازی جۆرا و جۆری پاداشکردنی قوتابیەکانم پێ بڵێیان بۆم دەست نیشان بکە شتێکیاوە دابڕێژە بۆی بینیسین و پێی بڵێن زۆر باشە مامۆستایان پەلەمەکەن با یەک دوودانە وەکو نمونە وەردەگرین بیرکاری زۆر هاتووە با چارەسەری کێشەی قوتابیان مامۆستا سوهەیلا ئێستا دەین بەس با ئەوەیان تەواو بین مامۆستا سەنگەر نووسینەکە زۆری ماوە ئینگلیزی باشە وەرزش مامۆستا ڕێبوار هەوڵ دەدەین ئێستا هەوڵ دەدەین چەند نمونەیەک لە پێش چاوی ئێوە بیکەین ئەویتر بۆ خۆت کە چوویە ناو بابەتەکە بۆ زمانی عەرەبی زۆر باشەیە مامۆستا مەسەن چۆن دەتوانانی سیستەمێکی پاداش دابڕێژیت بۆ قوتابی زیرەکەکان ئایا ڕێگەکان چین و چۆن بتوانم بە بودجەیەکی کەم ویان بەبێ بودجە ئەو کارە بکەم مامۆستا جوتیار ئەوەی پێداین تەمەشاکە یەکەم شت سیستەمی خاڵ دروستکردنی تابلۆیەک لە پۆلەکەدا بۆ تۆمارکردنی خاڵەکانی هەر قوتابیە دانانی خاڵ بۆ چاڵاکیە باشەکان کۆکردنەوەی خاڵەکان دوایی لە کۆتاییدا لە کۆتایی هەفتەیان لە کۆتاییمان مامۆستا باسی هونەریش دەکەین بەرپرسیارەتی دانانی قوتابی زیرەکەکان وەکو یاریدەدەری مامۆستا پێدانی ئەرکی تایبەت پێیان وەکو ڕێخستنی پۆل ئەوە وەکو هاندان و پاداشتە دانانیان وەکو سەرۆکی گروپەکانی کاری پراکتیکی تەمەشاکە بەو شێوەیە پاداشتی معنەوی نووسینی ناویان لە تابلۆی شانازی پێدانی بڕوانامەی ڕێزلێنان ناردنی پەیامی سوپاس بۆ دایک و باوکیان چاڵاکی تایبەتیان بۆ ڕێک بخەی مامۆستا ئەوانەی کە دەتەوێت پاداشتیان بکەیت پێیان بدەیت دەرفەتی ئەنجامدانی تاقیکردنەوەی زیاتریان پێ بدەیت کە باش بوو بەشداریان پێ بکەیت لە پرۆژەی تایبەت تەمەشاکە سیستەمی ئەستێرا یان ستێر و ستیک و ئەوانە لە دەفتەر و لە ئەرکەکانیان ئەوە بەست پرسیارێکی سادە لێکرد مامۆستا جوتیار تەمەشا ئەو هەموو خاڵەی پێدایە ئەگەر یەک لەوانە وازەح نەبوو یان ڕازی نەبووی بەوە
دووبارەیکەوە چەند شتێکی ترت پێ دەدا مامۆستا بڵێ خاڵی چوارەمم زیاتر بۆ ڕوون بکەوە ڕێخستنی چالاکی زانستی تایبەت چییە مەسەڵەن مەبەستمان ئەوەیە بزانە بە یەک پرسیاری تۆ بەڵام چیت گوت دەمەوێ بەو شێوەیە بیکەم بەسەر چاو مامۆستایانی بەڕێز بەس پەلەمەکەن با یەک دوو نمونە بکەین زمانی عەرەبی هونەریش دەکەین ئێستا تەمەشا ڕێخستنی چالاکی بەس ئەوە چالاکیە تایبەتەکان بوو سیرکە چەند خاڵێکی تر مامۆستا گەست بنەوەی شاشەکە پیشان بدرێ بستێتە خوارەوە تەمەشا چەند خاڵێکی تری پێدای هەر لەسەر ئەوە مامۆستایانی هونەر زۆر جار گلەی ئەوە دەکەن دەڵێن ئێمە منهەجمان نییە لەسەر منهەجێک بڕۆین یان شتێکی وە دەتوانیت داوای لێ بکەیت مامۆستای هونەر چێمان لەگەڵ ئەگەر پرسیارێک بنووسێ یان دەستی بەرزکاتەوە وەری بگریت مامۆستا هەستیار جەبار فەرموو مامۆستا هەستیار مامۆستای بەڕێزم کاتتان باش دەستان خۆش بێ بەڵام باشتر مامۆستا، فەرموو. کاڵتان بژاردەوە ئوستازگان پرسیارەکەی منەوەیە ڕێژەی بڵین هەڵە لەم سیستەمەیە سەتا چەنە ئەتوانی بڵین بەڵێ، سەتا بەڵێ. سەتی ئەم شتێک کە پێشکەشمانەکە دروستە یان بەڵێ، ڕێژەی دەستت خۆش هەڵەکەمان دەستت بەڵێ. خۆش بێ مامۆستا پرسیارێکی زۆر زۆر بەجێیە دەست دەست خۆش بێت بێ. وەڵامت دەدەینەوە بەڕێز. مامۆستا هەستیار زۆر سپاس بەڕێز. مامۆستایانی بەڕێز تکایە لەو خاڵە زۆر بە وردی جێ بگرن ئەوەی مامۆستا سەنگەر باسی کرد دوو جۆر ژیری دەستکردمان هەیە ئامراز و مۆن جۆرێکیان پێی دەڵێن سەرپەرشتی کراو جۆرێکیان بێ سەرپەرشت ئەوانەی بێ سەرپەرشتن مەبەستمانەوەیە نازانی سەرچاوەی زانیاریەکەی چییە ئەوە 100% جێگەی متمانە نییە پێویستی بە پشتڕاستکردنەوە هەیە ناکرێت بە شێوەی کوێرانە باوەڕی پێ بکەین هەر زانیاری هەڵە دەدا لەبەر چی لەبەرەوەی داتای هەڵی پێدراوە لەبەر هەر هۆکارێک داتای هەڵی پێ بدرێ ئەویش زانیاری هەڵەت پێدرێت بەڵام هەندێک ژیری دەستکرد هەیە سپۆنسەر سەرپەرشتی کراوە سوپەرڤایزە وەکو جێمێنایی بۆ نمونە پێت دەڵێ ئەمن ئەو زانیاریەم لەو شوێنە دەرکرد ئێستا خۆشبەختانە لە نوێترین ئەپدەیتی چات جی پی تیشە و خەریکە ئەویش سەرچاوەکان دادنێ چونکە زۆربەی مۆدڵەکانی ژیری دەستکرد ئەکسێسیان هەیە دەستیان ڕادەگا بەو زانیارێنەی لە ئینتەرنێت هەیە بەڵام خۆ ئەو زانیارێنە هەمووی ڕاست نین ئیلا چێ دەتوانێت پشت ڕاستی بکاتەوە ئەو مامۆستایە کە خاوەن ئەزمونە ئەو مامۆستایی کە شارەزایە ئەوەی کە زیاتر لە مۆدڵێکی ژیری دەستکرد بۆ هەر پرسیارێک چەند مۆدڵێک بەکاربێنی تا بزانێ قەناعەتت بچێ بۆی مامۆستا هەستیار هەموو شتەکانی ژیری دەستکرد دروست نین ناتوانین ڕێژەیەکی دیاریکرا و دیاری بکەین بەڵام دروست نین پێویستیان بە پشت ڕاستکردنەوە هەیە بە تایبەتی ئەو مۆدڵانەی کە پێیان دەگوترێ بێ سەرپەرشت یان سەرپەرشتی نەکراون واتە سەرچاوەکانیان دیارین دەستت خۆش بێ مامۆستا ئەگەر بینەوە سەر لایەنە عملیەکەی با مامۆستایکی بەڕێزی تریش وەرگین مامۆستا گۆران بەرزنجی وەرگین مامۆستا گۆران فەرموو مامۆستا گۆران فەرموو مامۆستا گۆران ئەگەر مایکە کرد بکەیەوە فەرموو نەکراوەتەوە ببوورە فەرموو السلام علیکم کاک دکتۆر عەلەیکوم ئەسسەلام مامۆستا دەستەکانتان خۆشبی لە بۆ بوارەی بەڕاستی زۆر بەسوودا ئێستا ینی لە قوتابخانەکان زۆربەی مامۆستاکان دەبینم هەتا ئێستاکە ینی نازانن ئەسیلی بە خۆیان بنووسن ئەو بابەتە لەو کاتی بەڕاستی زۆر گرنگی دەزانم مامۆستا تو اختصاست چییە بیرکاری مامۆستا جان بیرکاری پۆلی چەند مامۆستا سەنگەر ئێستا پرسیارێکی دادنێن لە بۆ بیرکاری بەڵێ ئەو ساربەس پۆلی هەشتمەیە پۆلی هەشت ناوی بابەتێکمان پێ بڵێ دە بابەتێک یەک دوو بابەت هەرسبەی دەگەم ڕەجی دووجا حەز دەکەم ڕەجی دووجا بەڵێ چ چالاکیەک لەسەر ڕەجی دووجا چونکە زۆر چالاکی بەڕاستی زۆر کەمە دەستت خۆش بێت دەستت خۆش مامۆستا سەنگەر ئەوستا نووسیمان تۆ وەک مامۆستایەکی بە ئەزمون مامۆستا گۆران سەیری نووسینەکە بکە ئەو نووسینە بۆ خۆت دایدەڕێژی دەتوانی بیگۆڕی بەڵێ لە بواری بیرکاری تۆ وەکو مامۆستایەکی بە ئەزمون لە بواری بیرکاری پۆلی هەشتی بنەڕەتی چەند کەسن لە پۆلدا مامۆستا قوتابینە مامۆستا جان چەند عەفوەن وڵای جێم لێ نەبوو نازەم مامۆستا سەنگەرەکە جێت لێبی قوتابینە کاک بەڵێ چل قوتابی بابەتی ڕەجی دووجا مامۆستا
پۆلێکت هەیە کە چەند قوتابی تێدایە پۆلی هەشتی بنەڕەتی مامۆستا هەشتی بنەڕەتی باڵی جان وەرە شم سەرماتە بێ وەرە ئێرە بابەتی ڕەجی دووجا بە چەند ساڵاچیەک مامۆستا بڵێ زۆر باشە ڕەجی دووجایە چۆن دەتوانم بە چەند ساڵاچیەک ئەوە بکەم تاوا مامۆستا دەست خۆش زۆر باشە با سەیری بکەین بزانین چیت دەداتێ مامۆستا هەتەوەی لە خەیاڵی خۆتە جارێ پێمان مەڵ فەرمو با بزانین وەک مامۆستای پێشنیاز دەکەم فرە هەستەوەری یعنی زیاتر لە حەواسەکانی تێدابی دەڵێ پۆلەکەت دابش بکە بۆ 8 گروپی 5 کەسی و هەر گروپێک ناوێکی بیرکاری پێ بدە وەکو گروپی پیتاگۆرس و گروپی ئەرخەمیتس و ئەشەمیتس و ئەوجە دوایە وەرە باشە مامۆستا ئەوە یەک لە چاڵەچێکە چاڵاچی پراکتیکی بۆ نیشاندانی چەمچی ڕەجی دووجا بەکارهێنانی شێوەی سێڕەهەندی بەکاربێنە واتە 3D دروستکردنی چارگۆشە بە کارتۆن یان کاغەز بۆ نیشاندانی پەیوەندی نێوان ڕووبەر و ڕەجی دووجا فێرکردنی هاوتا هەوڵ بدە ئەو قوتابەیە کە بەهێزە و زیرەکە ئەو بتوانێت ئەوانی تر فێر بکە ئەزمموی یەکتر بگۆڕنەوە وەکو مەتەڵی ژمارەییان پێ بدە لە بۆ ڕەجی دووجا هەر گروپێک مەتەڵێکی پێ بدە کە بزانێت چێ دەزانێت چارەسەری ئەو پەزڵت لە بۆ بکایان ئەو مەیلت لە بۆ بکە هەدەزار دەکرێت تەکنەلۆجیا بەکاربێنی پاکێجی وێنە چێشان هەیە بۆ نیشاندانی گرافیکی ڕەجی دووجا ئەتو هەر لە ژیری دەست کرد دەڵێ ڕەجی دووجان بە وێنە پیشان بدە هەندێک جار چارتت دەداتێ هێڵکاری دەداتێ چێکلیستت دەداتێ مامۆستا گۆران ئەوە 6 ساڵاشی جۆرە و جۆرە باشەوانە وڵی باشە تاها دەست خۆش زیاتر بەخۆم بەکاردێنم یەکەچیانی تێدایە ئەو چێکلیستەکەی بەخۆم بڵێ چێکلیستیش بەڵام ئەو هەندێک فکرەی ترە ئەگەر بەوە ڕازی نەبووی ئەو سامەی داگراوە دووبارە دەکاتەوە لەوە هەندێک شتی تر ئەگەر شتێک وازەح نەبوو بڵێ ئەو خاڵەشم بۆ زیاتر ڕوونەوە مامۆستا بەڵێ دەستەکان لە یەک وێبینار ناتوانین هەموو شتەکان تاقی بکەینەوە بەڵام هەندێک نمونە گوتمان بە ئەوە هەبێت بۆ هونەری شەبوو لەگەڵ بۆ زمانی عەرەبی یەکێکیان دابنین هونەر زمانی عەرەبی زمانی ئینگلیزی هەریەکە یەکدانە بەڵام مەرج نییە هەر POE بی دەتوانی کلاودی بکەیەوە دەتوانی یەکەچ کەس بکەیەوە چشمانی ئینگلیزی ماوە باشە مامۆستا نەخشین عەرەبی و هونەر هونەریش بە ئەنجام بدەین هونەر بڵێ هونەر بۆ چ کۆناغێک نازان بەس نووسیبیان هونەر بنووسە چاتەکە نوکەینەوە حەز دەکەی ئەوە نیو چات مامۆستانی بەڕێز بۆ ئەوی بابەتەکانمان تێکەڵ نەبیت پێویستە هەزار جاران ئەگەر بابەتمان گۆڕی نیو چات دابگرین کە یعنی ئەو بۆ خۆی تێدەگات کە ئەمە یعنی مەوزوعمان گۆڕا بەڵ زۆر باشە دەڵێ بنەڕەتیە هونەر بە قۆناغی بنەڕەتی با نازان بابەتی چبی ڕەنگەکان بی بابەتی وێنەبی یان هەر شتێکی تر بزانە زۆر باشە تێکەڵکردنی ڕەنگەکان بی کێشە نییە مامۆستا ئەگەر دەزانی بۆ بازنەی کۆنترۆڵکردنی ناوپۆل بڵێ بۆ بازنەی مەسەلەن دووەم زۆر باشە مامۆستا ئەمە و لایەنە نەزەریەکەمانتەوە بۆیە ئەو کاتێما هەم بۆ پرسیار و وەڵام و لایەنی تەطبیقی دادن بەڕێزان هەرێک لە ئێوە دەتوانی لە بۆ اختصاصی خۆی چەندین جار محاولە بکات کێشەت نییە تۆ وەک مامۆستایەکی بازمووی لە بواری هونەری و بابەتێک هەیە بە نێوی تێکەڵکردنی ڕەنگەکان بۆ بازنەی دووەم لە هەرێمی کوردستان ئایا چۆن دەتوانی وانەیەکی 35 خولەچیم بۆ دابڕێژیت کە پڕ بێت لە چاڵاچی هەڵسەنگاندنی تێدابی بەو شێوەیە
کە دەتەوێت ئەتۆ چیت دەوێت ئەوەی داوا لێ بکە سەرجەم پێداویستیەکان لە خۆ بگرێت باشە ئەوە بۆ هونەرە ئەوە ڕەنگە ئەوانەی کە فریە وا بزانم مامۆستا لیمیتەکە تەواو بووە ئارە و پرۆمتە کۆپی بکە مامۆستا ئەو پرۆمتە کۆپی بکە بی بە لای کلاودی یان بی بە ژیرێکی تر هەوڵ دەدەین ئێستا بەڕێزان هەتا مامۆستا سەنگەرەوە دەکا ئەو چاتبۆتانەیان ئەو ژیری دەستکردانە ئامرازەکان تووڵەکان دوو ڤێرژنیان هەیە ڤێرژنێکی بە خۆڕایی هەیە کە هەندێک محاولەت دەداتێ تا هەتایە نییە ڤێرژنێکی هەیە بە پارە ئێمان پێمان وانە پێویست بکە پارە بۆ هیچ بدەیت بەڵام هەر لەوێت تەواو بووی دەتوانێت یەکێکی تر بەکاربێنی یان دەتوانێت ئیمێڵێکی تر بەکاربێنی بۆ ئەوەی محتەل نەبی لەوێندرەدا ئەوە ئێستا مامۆستا سەنگەر ئەکاونتێکی فری بەکارێنا دەڵێت تەواو بوو تا لە ئێستا ناتوانێت زیاتر بەکاربێنی تاکو بەڵام ئێستا دەچی ژیری دەستکردێکی تر دەکاتەوە کە ناوی کلاودیە CLAUDE تەمەشایکە ئەوە لەبەرەوەی پێشتر خۆی تۆمار کردیە یەکسەر هاتە ئەوێ ئەو پرسیارەی تایبەت بە هونەری ئەلێرە لێ دەکەیت باشە با پرسیارەکەی لێ بکەی مامۆستا جوابەکە ئێستا وەڵامەکە دێ بۆ مامۆستای هونەری بەڕێز بزانین چیمان پێدەدا بزانە مامۆستا دەستی پێکردیە بازنەی دووەمە ماوە پێشەچێکی پێنج خولەکی دەرێ بڵێەوە سلااو لە قوتابیان دەکەی ئامادەکردنی پۆلەکەی پێداچنەوەی خێرا دەکەی بە ڕەنگە سەرەکیەکان ئەو جە پیشاندانی بازنەی ڕەنگەکان ئەو جارە دەی ڕوونکردنەوە نیشاندان دەخولەکی لە بودانە ینی وەختەکەشی لە بوو تەخسیس کردی وەکو وەیە لەسن پلانی لە بۆدانێ پلانی واناوە تا خوتەی دەرچەکەی داناوە کە پێمان گوتمان 35 خولەکە بابەتەکە ئەوەیە بازنەکە ئەوەیە تەماشا 15 خولەکی کۆتاییش لە بۆ چاڵاکی عملی چی پێویستە ڕەنجی ئاویت پێویستە ڕەنگەکانی دیاری کردیە پڵچەت پێویستە پەرداغێکت پێویستە ئاوی تێدا بێیان ئەشتێک ئاوی تێدا بێ بەڕۆکت پێویستە بۆ پاکردنەوە چاڵاچەکە دەکرێت قوتابیەکان دوو بە دوو بێ دەکرێت ئەوڵ بدەیت هەر گروپەک دوو ڕەنگ تێکەڵ بکە دروستکردنی ڕەنجی نوێ و تۆمارکردنی ئەنجامەکان ئەو دوای هەڵسەنگان ئەوانەی هەموو بۆ ئاسان کردی دەست خۆش مامۆستا ئێستا یەک دوو پرسیاری تر وەردەگرین بەڵام دەمە یەکێکی عەرەبیش وەربگرین مامۆستایەکی عەرەبیمان لەگەڵ بوو لەگەڵما یەکێکی ئینگلیزیش ڕەنگە هەرەوەندە پێڕا بگەین بەڕاستی ڕێزان تکایە مایکەکانتان کوژۆنەوە چکە دەنگ دێن با یەک دوو کەسی تر وەرگرین لەوانەی دەستیان بەرز کردەوە مامۆستا شیبا کەرەم مامۆستا شیبا ئەی مامۆستای کوردی بەڵێ مامۆستا کوردی فەرموو چ بازنەیەک سڵاو باشی بەڕێزگان سپاس مەمنون مەمنونم سپاس وەڵا بازنەی ڕێزمان بۆ پۆلی 12 ئامادەی چ بابەتێک لە ڕێزمان بۆ نمونە بابەتی ڕێژەی کاری داخوازی ڕێژەی کاری داخوازی لە پۆلی 12 ئامادەی چەند کەسن لە پۆلدا وەڵا لە پۆلدا ئیتر 30 بۆ 32 خوێندکار 30 بۆ 32 خوێندکار زۆر باشە مامۆستا ئەو چاتەی دابخە چکەگەر پرسیاری لێ بکەی هەر لەسەر ئەو بابەتی هونەرە دەڕوە ئێستا بابێنە سەر بابەتی تری کوردی زۆر باشە بابەتی کوردیە پۆلی 12 مامۆستا هەر ئەوەی تازە لە بۆ هونەر کردت بەس بابەتەکە بگۆڕە ئەوەی لەسەرەوە بابەتی کوردی پۆلی 12 ئەگەر نووسیتر لە چات زۆر باشە پرسیاری زۆر باشە مامۆستایانی بەڕێز ئەو پرسیارانەی لە چات دەینووسی هەوڵ بدە لە مۆبایلەکەی خۆت لە لاپتۆپی خۆت ئامادەی بکە تاقی بکەوە هیچ زەرەر ناکەی بەڵکو زۆر زۆرش قازان دەکەی هەر جارێک پرسیاری لێ دەکەی شتی باشتر و باشترت بۆ بابەتەکە چ بوو عەفوان دکتۆر جان بابەتی مامۆستا شیبا بابەتەکە چی بوو ڕێژەی کاری داخوازی کاری داخوازی کاری داخوازی بە 32 کەسن بەڵێ زۆر باشە مامۆستا دەست خۆش بێ ئێستا بزانین چیمان بەدەست دەکات
بەرەزان بە جێرەی پرسیارەکەی تو وەڵامت دەداتەوە. ئەتۆ داوای پرسیاری لێ بکە پرسیارت بۆ دادنێ، داوای چاڵاکی لێ بکە چاڵاکیت بۆ دادنێ، داوای لێ بکە لێسن پلانت بۆ دابنێ، خۆتەی دەرسەکەت بۆ دابنێ بۆ تەوزیع دەکات، داوای لێ بکە هەڵسەنگاندنت بۆ بکە هەڵسەنگاندنت بۆ پێشنیار دەکات. مەرجیش نییە 100% هەمووی بەجێ بکەیت، دەکرێت ئەتۆ دەوڵەمەندی بکەی زیاتر. داوای چەند نمونەیەکمان لێ کردووە کاکتۆر، پاشان ڕاهێنان اینجا ئەرچی ماڵەوەش پێ بدا ئەرچی ماڵەوەش. زۆر باشە زۆر باشە. باشە مامۆستا شیوا ئێستا سیرکە. سڵاو مامۆستا. ئاوەکە چل خولەکە دەستپێک 5 خولەک مەسەلەن سڵاوکردن و ئەو شتانە پرسیارەکە بیریان دەخەیەوە، پێناسە و ڕوونکردنەوە کاری داخوازی چییە، ئەو کارەیە کە داوای ئەنجامنیانی کارێک دەکات و یاخیری تایبەتمەندەکانی کاری داخوازی چنە، بە چ دەست پێ دەکات لە زمانی کوردی، مەسەلەن کاتی داهاتوو دوایە دەخولەک ئەوە دەکەی تەرخاندەکەی بۆ نمونەی ئەرێنی نمونەی نەرێنی، پاشان ڕاهێنانی پێدای ڕاهێنانی پۆل بۆ ئەم ڕستانە بکە بە کاری داخوازی کتێبەکە ناوکەوانە خوێندن، ئەوە ڕاهێنانیشی پێدای. اینجا ڕاهێنانی دووەمیشت پێدا ئەو کارە داخوازیانە لە ئەرێنی بکە نەرێنی، دوای هەڵسەنگاندن پاشان ئەرچی ماڵەوەشی پێدایەوە لە بۆ قوتابیەکان ئەو جۆرە ئەرچی ماڵەوەشی پێدای. هەموو شتەی لە بۆ کردی دەکرێت توش دەوڵەمەندی بکەیت، دەکرێت بەجارێک قەناعەتت نێ جەنابەت. مامۆستا شیبە چۆن بوو شتەکان باش بوو؟ سڵاو مامۆستا بوو غەڵەتت کرد بوو، من مامۆستا شیوا بووم، ئەوەی پێش من مامۆستا ئەدیبە بوو. تەواوە داوای لێ بوون دەکەین داوای لێ بوون دەکەین. زۆر باشە. بەڵێ مامۆستا فەرموو. ساغ بە ئیشەڵا. طبعا من وەکو بەڕێوەبەرێک ئەو پرۆژەیە زۆر باشە بینم کە هانی مامۆستایانە درێ بۆ ئەوەی بتوانن مامەڵە لەگەڵ ژیری دەستکرد بکەن و تواناکانی خۆیان بەرەو پێشەوە بن. بەڕاستی یەکێک لە کێشە سەرەکیەکانی کەرتی پەروەردە ئەوەیە کە ناڵێم هەمووی، بەڵام بەشێکی مامۆستایان خۆیان دوور خستۆتۆ لەوەی کە تواناکانی خۆیان بەرەو پێشەوە بن. ئینجا ئەم پرۆژەیە و ئەم بەرنامەیە هاوکارێکی زۆر باشە بێ. زۆر جار مامۆستایان ئێمە پرسیاریان لەلا دروستە بێ، مامۆستا چی بکەم وە چۆن بە چ شێوازێک، ینی زۆر جارێم خۆم بیرۆکە بۆ مامۆستاکانی خۆم داڕێژمەوە ئەڵێم مەسەلەن لە کوردی ئەوە بکە لە عەرەبی ئەوە بکە، بەڵام کە ئەمڕۆ کە گوێم لە قسەکانی تۆ گرت و تەمەشای هەندێک پرسیارم لەو ژیری دەستکردەکرد، بەڕاستی ئاسانکاریەکی زۆرە. ئەتوانین بڵێن ناو کەوانەیەک هەنجەت نەما ئیتر، ینی بەڕاستی ئاسانکاریەکی زۆرە. من پرسیارم لێ کرد چۆن ببمە بەڕێوەبەرێکی سەرکەوت و کۆمەڵێک خاڵی کە زۆر کرد. مەسەلەن یەکێک لەو خاڵانە ئەڵێ ڕازیکردنی دڵی مامۆستایان، ڕەخساندنی ژینگەیەکی لەبار، دابینکردنی پێداویستیەکانیان، و هەتا دوای ئەتوانم من هەندێک شتێ ئیستیفادەی لێ بکەم بۆ بەرەو پێش چۆنی تواناکانی خۆم. بۆی مداخەلە دەست خۆت بە مامۆستا شیبا. زۆر سپاس بۆ مامۆستادی پێشتر پرسیاری کرد. بەڕێزان ئەگە دەڵێن بۆ مامۆستایان مەبەستمان نییە ئیلا بۆ تەدریس، دەکرێت بۆ ئیدارەش بەکاربێ، دەکرێت بۆ ئیمتحاناتیش بەکاربێ، دەکرێت بۆ لیژانەکانیش بەکاربێ، بۆ ئەو لیژانە جۆرا و جۆرانێک کە ئێستا لەناو وەزارەتی پەروەردەهان کارەکانیان چۆن دەکرێت بۆ مامۆستای ڕاهێنەر، بۆ ڕاهێنان، بۆ هەموو شتێک، بۆ تەنزیمکردنی مەکتەبە، بۆ ئەرکی بەڕێوەبەر و یاریدەدەر، بۆ دانانی جەدوەل. یعنی ئەوە کە دەڵێن مامۆستا هەموو ئەرکەکانی مامۆستا دەگرێتەوە، نەک تەنها بە زوانەوتنەوە. یەک دوو پرسیاری تر وەردەگرین مامۆستا سەنگەر لەبەر کاتەکە دوای دێن. مامۆستا ئیسماعیل عەبدوڕەحمان فەرموو. مامۆستا ئیسماعیل فەرموو. ئەگەر ئەمە ڕێگەمان پێدایە گەر مایکەکەت بکەیەوە مامۆستا ئیسماعیل. سێ جار بانگ دەکەین. مامۆستا ئیسماعیل فەرموو. بەڵێ مامۆستا فەرموو. دەنگەمەیە کاک دکتۆر. بەڵێ مامۆستا ئیسماعیل عەبدوڕەحمان فەرموو. زۆر سپاس کاک دکتۆر ئیمداد، ئەو کاتتان باش. دەستخۆشی لە جەنابەت لە مامۆستا سەنگەر دەکەم بۆ ئەم بابەتە بە پێزە. بەڕاستی بابەتەکە بابەتێکی گرنگ و سەردەمیانەیە و کاتێکی زۆر بەڕاستی بۆ مامۆستایان دەژێڕێتەوە کاتێک کە بێن ئەو زیرەشی دەستکردەی ئای بەکاربێنن. وەڵام من وە خۆم پێشتر بەڕاستی ئەیم بەکارهێناوە لەگە کڵاودێکە،
و سوودی زۆرشم لێبینیوە بە تایبەتی من لە ڕووی سیستەم و فەلسفەی پەروەردەی وڵاتانی ئەسکەندەناڤی و یابان و ئەمریکا و کەنەدا و بەریتانیا ئەوانە بەڕاستی پرسیارم لێ کردووە جوابی زۆر بە پێزی داومەتەوە و توانیوشمە بەڕاستی سوودی لێ ببینم و ڕاستی من داوا لە وەزارەتی پەروەردە دەکەمە و پەرتوکەیەوە دەتان کردوە سەر ژیری دەستکرد بۆ ناوەندەکانی خوێندن بەڕاستی زۆر پێویستە و کتێبە دابین بکرێ بۆی مامۆستان بتوان لە نزیکەوە بەڕاستی متابعی بکەن و سوودی تەواوی لێ ببینن وەڵا کاک دکتۆر من پرسیارێکم هەبوویش ئەوە بوو کە ئایا ئەو زانیاریانەی کە ژیری دەستکرد پێمان دەدا تا چەند ئەو باوەڕپێکراون و زانیاریانە و دەبێ سەرچاوەی زانیاری ئەو ژیری دەستکرد دەبێت سەرچاوەی زانیاریەکانیان کوێ بێوەکەوەیەوە زانیاریتان لەسەر بێت و ئاگادار بن پرسیاریش کەشمەوەی کام بەرنامانەی ژیری دەستکرد بۆ ئێمەی مامۆستایان و سەرپەرشتیاران زۆر باش و متمانە پێکراوە کە بەکاری بین ئەگەر ئەو پێمان بڵێن ئەو گروپانە زۆر باش دەبێت وەڵا بەس کاکتۆر یەک سەرنجمە بۆیشەوەیە کە بۆ ئەو وێبنارەی ئەو شەو بەحقەت نە لە گروپی ڤایبەر نە لە واتساپ هیچی لە هیچیان میتینگ ئایدیەکە و پاسکۆدەکە دانەبەزی بوو ئیدێ من بەڕاستی تۆزێک بە درەنگی فریاکەوتم چاک بوو لە ڕێگای گروپی سەرپەرشتیارانەوە لەوێ لیکەکان دابەزان بوو ئیتر لێەوە لە ڕێگای بەرنامەی زوومەکەەوە داخل بووم کامە گروپی جەنابەت لە کامە گروپی لە مێگامایندی یان لە وەڵا لە مێگامایندم لە مێگامایند دانرا بوو لەوێ بەس دیارە تۆزێک درەنگ دانرا کێشەمان نییە ببوو لە داوا لێبوون دەکەی ناسایە وەڵا هەرە و سەرنجەمە بوو زۆر زۆر سپاس بەرنامەیەکی زۆر بە پێزدا دەستشاتان خۆش بێ کاک دووسەر وڵایەک پێشنیاریشمە بۆ گەر لێم وەربگرین تەمەەن بە خۆت دەزانی ئێستا وەرزی خوێندە ئەو جۆرە وێبنار و سیمینارانە بەڕاستی بۆ مامەسان و پەروەردەکاران زۆر گرینگن ئەگەر بتوانن لە داهاتوودا بەڕاستی لەسەر بواری کارگێڕیش بۆ سەرپەرشتیاران و بەڕێوەبەرەکان لەگەڵ یاریدەدەری قوتابخانەکان لە ڕووی کارگێڕیشەوەگەر بکرێ سیمینار و وێبنار پێشکەش بکرێ سوودی باشی دەبێ و دەستخۆشتان لێ نشنیار لە ئێمە و ئیشکردنیش لە ئێمەوە لە ئێمە زۆر باشە دەست خۆش مامۆستا زۆر سپاس مامۆستا هەستیاریش نەفسی پرسیاری کرد ئایا جێی متمانن متمان نەخێر هەمووی جێی متمانن یا چونکە سەرچاوەی زانیاریەکانی دیار نیە مامۆستا هەندێکیان سەرچاوەکانت پێ دەدەن لەبەرەوەی زۆرەکەی جۆری سوپەرڤایزدا واتە سەرپەرشتی کراوە بەڵام هەندێکیان نایدەن و نازانی ئەو سەرچاوەیە چێ دابینی کردووە ئایا ڕاستیان ڕاست نییە بۆیە پێویستی بە پشت ڕاستکردنەوە هەیە بەڕاستی دەست خۆش بێ بۆ پێشنیارەکان ئینشاڵڵا کاری لەسەر دەکەین بەڕێزان کاتمان کەم ماوە بۆیە پرسیارەکان ئەگەر بتوانن کورتی بکەنەوە زۆر سوپاسان دەکەین مامۆستا عوسمان ناسر فەرموو مامۆستا گەرەگە پرسیارەکانش لای خۆت بنووسی وەبی سەبر هەوڵ بدەین هەموویان پێکەوە وەڵام بدەینەوە السلام عليكم عليكم السلام سڵاو ڕزمێ لەمو لایەکی دەستان خۆش شتێکی زۆر جوانە درەنگ هاتمە ناو لێرەکەی ڕاستی درەنگ پێڕاگەیشتم قسەکانی تۆمار کراوە دوای تۆمارەکەشتان بۆ دەنێت ئیشەشی زۆر باشە دەستەکان و خۆش بێت پرسیارەکەمەوە بوو لە سەرپەرشتیارانیش دەگونجێەوە نیە ئەوە ئەم سەرپەرشتیار پەروەردەیم بە دڵنیاییەوە دەتوانن سودی لێوەرگن زۆر باشە ئەدی ئەو پرۆژەی بنیادنانی تواناکان سوالەکانی شیعانن جوابی پێ ئەو سیستەمە مامۆستا تاقی بکەوە ئەو جێ دەزانی کە چ شتێکی لەبارە بەڕاستی ڕەنگە تووشی سەرسوڕمان بەڵام ڕەنگە هەمویان وەکو پێویست لە زمانی کوردی هێشتان باش نەبن بەڵام لە زمانەکانی تر زۆر خزمەت کرا و زۆر باشە ئێمەش هەوڵمان داوە لەڕێ ئەو چات بۆتەی کە دروستمان کردووە ئەوەش دابین بکەین بەڵام بەدڵنیاییەوە هەم بۆ سەرپەرشتیاران هەم بۆ لایەنی کارگێڕیش زۆر سوودی دەبێت دەست خۆش مامۆستا زۆر سپاس مامۆستا ئاسۆ مەحموود فەرموو مامۆستا ئاسۆ سلام علیکم مامۆستا فەرموو مامۆستا ئاسۆ سپۆڕی کۆمپیوتەرە زانستی کۆمپیوتەر قوربان باشتون بەڕێزانە حاڵتان باشە زۆر سپاس مامۆستا وەڵا من مداخەلەکەم مەرەوە بوو دەستخۆشتان لێکم کتێبەکەم بەدەست خست بە حەقەت دیزاین و شتێکی نەوعی و شتێکی باش بوو لە خولەکانی پێشووترە
بەشداری ئەو یەک دوو لیڤڵەمان کرد هەڵبەتە سپۆڕی خۆشمە یعنی وەکو مامۆسا حقەتەن لەم ڕۆژانە هەر جامعی شەرق الأوسط ئەمەی ئوردون دکتۆر محەممەد عوتەیر و بە هاوکاری گەشتبدانی مرۆی ئەوانیش بابەتێکیان هەبوو لەسەر ئەم ژیری دەستکرد و ئەمانە یعنی کاک دکتۆر بە حەقەت من کە سێرچم کردو بە ئینتەرنێت تا سەیرەکەی زۆر وڵات هەیە یعنی مەوزوعی وەزارەتی تەکنۆلۆژیا و کۆمەڵی ژیری دەستکرد و ئەمانەی خستۆتە ناو پلانی پەروەردەیەوە ئەم مامۆستا بەڕێزانە لێرا کە تابع و ئینی ئەم وێبنارن گرنگە لەوە تێبگەن بەڕاستی پاشخان و باگراوندی معرفی مامۆستانیش گرنگە ژیری دەستکرد ڕاستە وەڵامی ئەمانەمانەدات و ئەم زانیاریانەکە پێ ئەدرێت هەڵبەتە یعنی مامۆستا بێ ئەوەنە بای ئەوەنەش معریفە و معلوماتی خۆی هەبێ لە حەقیقەتە هەموو شتێ ئەم چات بوتانە زۆرجار ئەگەر ڕەنگە زانیاری هەڵت پێ بدا ئەم چات بوتانە قابلی ئەوەیە ئێمە ترێنین و تەمرینی پێ بکەین چۆنەڵی ڕاستکردنەوەی بۆ بکەین هەموو شتێکی نەدەینە دەست و هاوکات لە ڕووی کارگێڕی و لە مەجای تڕوق تەدریس و لە کۆمەڵێ بوارەوەکو پەروەردە بە حەقت من خۆم ئیسفادەم لێ کردووە و بەڵام جار وایە مەجنی معلوماتەکانی داقیق بوون هۆکارەکەشی ئەوەیە ڕەنگە وەکو جەنابتان فەرمووتان چۆنەڵی زمانی کوردی تا ڕادەیە چات بوتەکان لی تێناگەن هۆکارەکەش هەر ئەوەیە کە چۆنەڵی ئێمە خۆمان پێ نەکراوە بەڵێ بە دڵنیاییەوە جا بۆیە پێشنارەکەم بە حەقەت بەڕێزێکی ترشینی کرد شەڵە لە داهاتوە بۆ لایەنی کارگەڕیش جەنابتان وەکو مێگامان پڵەس بە حەقەت دەورێکی کاریگەر و کاراتان هەیە بتوانن ئەم شتانە لە مەجای کارگەڕیش بکەن بەداخۆ لە کوردستانە کێشەی کارگەڕیشمانەیە بە حەقەتەن هەرویستن دەستخۆشتان لێکەم و مۆفەق و مامۆستا چرۆ کامل مامۆستا چرۆ فەرموو دەستان خۆش بێ سەلامەت بن ئینشاءالله کارێکی زۆر با بڵێین جێگەی نرخاندنە بەڵام من پرسیارم هەیە لەسەرەوەی کە ئەی خوێندکار لەکوێی ئەم بابەتەیە بەڕاستی چونکە وەکو جەنابتان فەرمووتان بە حکمیەوەی نزیکتر لە بابەتەکان و زیاتر با بڵێن سەرقاڵیتان بۆ خۆتان دروست کردووە خوای گەورە سەلامەتان کە چونەتە ناو بابەتەکانەوە بەڵام ئێستا ئەوەی کە مۆزوع من لای خۆم هەڵم ئێنجا ئەوەی خوێندکار لەکوێی ئەم بابەتە من خۆم مامۆسای زانکۆم بەڕاستی مامۆسای با بڵێن وەزارەتی پەروەردەنی وەزارەتی خوێندنی باڵا بەڵێ لەلای ئێمەش با بڵێن ئەو بابەتانە هەر کاری لەسەر ئەکرێ هەرچەنە من خۆم بۆ خۆم تێبینیم لەسەری هەیە هەروەکو مامۆستا بەڕێزەش وابزانم پێش من فەرمایشتەکانی خۆی پیشانابەوەی کە وامان لێ نەکە ئەمە تەمەڵمانکە بەڕاستی چونکە من بەلای خۆمەوە داوای لێبوردنەکەم لەگەڵ هەموو ئەو جوهدانی کە بە شەریەت خۆی و جەنابیشتان و هەموو ئەو کەسانی کە خۆیان کردووە بە معنی لە مەسەلەکەیە زۆر درێژەی پێنیان بەزەمێ ئەوەی کە هەدەفمە بیگەێنم بەڕاستی نەبێتە هۆکاری ئەوەی کە یەکەم تەمەڵمانکە دووهەمیش یعنی کارێکمان پێ بکە دوایلی پەشیمان بین چونکە بە نەزەری من بە تێڕوانینی من هیچ شتێک ناتوانێت جێگای کتێب بگرێتەوە چونکە بەڕاستی سەلماوە کە کتێب لە هەموو هۆکارەکانی تر زۆر بە نرخترە لەگەڵ هەموو نرخاندن بۆ هەموو هەوڵەکانی تر بەڵام دیسانە ئەوە خۆی بۆ خۆی بابەتێکە لەوانەیە ئەگەر سیمینارێکی لەسەر ڕێک بخەن بۆ ئەوەی بەراوردێک لە بینی ئەم تەکنۆلۆژیانەی ئێستا هەیە لەگەڵ ئەوەی کە لە سەردەمێکی زۆر کۆنەوەکاری لەسەر کراوە و با بڵێن بە شەریەت سوودی لێوەرگرتووە کە کتێبە زائیدەنەوەی من ئەمەوەی ئێستا بزانم خوێندکار لەکوێی بابەتەکە بەڕاستی چونکە مادام ترس هەبێ لەوەی کە زانیاری هەڵە بگا بە بەرامبەرەکە ئەی خوێندکار لێرە چۆن ئێمە بتوانین کۆنتترۆلی ئەو بکەین خوێندکار بە شێوەیەکی زانستیانە سوود لەم بابەتانە وەربگرە زۆر سپاس و دەستان خۆش ماندوو نەبن زۆر سپاس ئەو دەدەن پرسیارەکان دوای هەموو بێکەوە وەڵام بدەینەوە بەڵام ئەو پرسیارەی مامۆستا چرۆ بەڕاستی زۆر جێگای خۆیەتی بەڕێزان ئێمە لەناو زانکۆ و ناوەندەکانی خوێندن ئێستا دڵنیاین 100% کە تابیل خوێندکارەکان بەکاری دەهێنن بەڵام ئەگەر مامۆستا بای خوێندکار و زیاتریش لەوە نەزانێ ئەسڵان ناتوانێت پێی بزانێ ئەمە پێمان وایە دەستپێک دەبێ مامۆستا خۆی ئاشنا بکەبەوە تاکو یەک بزانێ ئەگەر خوێندکارە لە قوتابێکشتی چوای بەکارێ ناو بتوانێت کەشفی بکە زگەلەوە ئامراز و سۆفتوێری تایبەت هەیە بۆ کەشفکردنی ئەوە ئێستا دانراوە کە دەتوانی ئەو بەرهەمەی خوێندکارەکە یان قوتابیەکە کە پێشکەشی دەکا ئەوجە بۆ ئیمتحانە بۆ ئەساینمنتە بۆ ئەرکێکە بۆ راپۆرتە بۆ هەر شتێکە
دەتوانێت بۆ دیاری دەکا ئایا ڕێژەی بەکارهێنانی ژیری دەستکرد لەو راپۆرتەدا چەندە لەکوێدا بەکاری هێناوە. پێمان وایە یەکەم دانە یەکەم هەنگاو بریتە لە خۆ ئاشناکردنی مامۆستا بەو بوارە تاکو بزانێ ئایا قوتابیەکەی خوێندکارەکەی بەکاری هێناوە یان نا. دووەم ئەو جدەی لایەنی هۆشیاری بڵاوکردنەوەی چۆنیەتی بەکارهێنانی دەڵێ بە قوتابیەکانت دەڵێ بە خوێندکارەکانت دەڵێ من دەزانم ژیری دەستکرد بەکارهێناوە بەڵام ژیری دەستکرد ئاوایە بەو شێوەیە بەکاردێنرێ. بۆش لە سەرەتای وێبینارەکە گوتمان دەبێ هەر دامەزراوەیە ڕێسا و ڕێوشێنی تایبەت بە بەکارهێنانی ژیری دەستکردی خۆی هەبێ. منیش لە 100% لەگەڵم کە هیچ شتێ جێگەی کتێب ناگرێتەوە بەڵام ئێمە ناتوانین بەر بەو پێشکەوتنە تەکنۆلۆژیاش بگرین کە هەیە کتێب لە شوێنی خۆی تەکنۆلۆژیاش لە شوێنی خۆی نامانێت لەسەر حسابی یەکتر بێت. بە دڵنیاییشەوە مامۆستا چرۆ ژیری دەستکرد نەک تەمبەڵت ناکا بەڵکو ئاسۆی داهێنان زۆر فراوانتر دەکا کاتت بۆ دەجێڕێتەوە بۆ ئەوی زیاتر بیر بکەوە بۆ ئەوی چاڵاکی زیاتر. من پێم وایە ساڵاکانەتر مێشک کار دەکا ئەگەر ژیری دەستکردی لەگەڵ تێکا بکرێت. من لەو کاتەکەمە ڕەنگە هەر ئەوەندە بتوانم دوایی ڕێگەم مامۆستا سەنگەریش دەدەم قسەی خۆی بکە بەڵام پێم وا بوو ئەوەندە زەڕوریە. دوو پرسیاری تر وەردەگرین چکە کاتەکەمان تەواو دەبێت. ئەوەی مامۆستا زانا وەردەگرین مامۆستا زانا لەگەڵ مامۆستا ئەمیر ئەوانی تر ئایفۆن نووسراوە ببوون ناوەکان نازانم بچێن. مامۆستا زانا فەرموو مامۆستا زانا ئەی عەزیز نووسرایە مامۆستا زانا ئەگەر دەتەوێت قسە بکەی فەرموو ئەگەر نادەچینە لای مامۆستا ئەمیر. مامۆستا ئەمیر تاتانی فەرموو مامۆستا ئەمیر. مامۆستا ئەمیر ئەگەر دەتەوێت قسە بکەی مایکەکەت بکەوە ئەگەر مۆبایل بەکاردێنێ مایکەکە لە خوارەوە. مامۆستا سەنگەردەر بە وەڵامدانەوە کە هەتایەکەیان وەردەگرین چکە کاتەکەمان بووە زیاد تێپەڕی. جان دەستخۆش پێ وەڵاهی وەبزانم کۆمەڵێک وەڵام بدایەوە کۆمەڵێک مامۆستا لەبارەی سەرپەرشتیاران هەم پێشنیار بوو هەم پرسیاریش بوو بزانم وەڵامەکەشت داوە ئەوەی کە بەڵێ ئەگەر بێت و تاقی بکەنەوە بەڕاستی تووشی سەرسوورمان دەبن ئەوەی مامۆستا ئاسۆ ئەفۆن ئەگەر کەسێ قسەکە مامۆستا زانا فەرموو. دکتۆر داوا لێ بڕ نەکەم دەنگم ئێستا دەنگت دێ فەرموو. دکتۆر گیان مامۆستا زانم لە سۆران پەیوەند یەکەم سوپاسدانەکەم بۆ ئەو سمینارە بەڕێزی مامۆستا. من جگە لەوەی مامۆستای زمانی ئینگلیزیم سوودی ئەکادمی لێبینیم پۆلی 12 هەنە دەم هەبوو 11 هەبوو سوودی زۆرم لێبینیوە لە کۆلیش کە وانەبێژم زاردە لە زانکۆی سۆران دەوێش بۆ وەرگرتنی پێشنیار و ئەکتیڤیتی جیاواز بەڵامم لە ژیانی ڕۆژانە زۆر دەسوودی لێبینم بۆ وەرگرتنی ئایدیا و فکرەی جیاواز. تەنها نمونەیەک باسەکەم ئەم بۆ نمونە جەمعان ئەگەر بمەوێت منداڵی خۆم مەشغول بکەم کۆمەڵە پرسیارێکی پەروەردەیان لێکەم لە چات جی پی تی وەرەگرم و نمونەیەکشت پێ لێم ئەو ڕۆکە منداڵیم پۆلی حەوتە بەیانی امتحانی زانستەکانی هەیە وڵامت بۆ مامۆستا چرۆکە باسی کرد پۆلی حەوتە امتحانی زانستەکانی هەیە هەنەشم زانی چکەوان ئینگلیزی ئەلحەمدوللا باشە زانن ڕسمی کتابی خۆی گرت بوو لە چات جی پی تی پرسیارێک کرد و گوت بوو بەیانی امتحانم هەیە ئەمەوێ کۆمەڵە پرسیارێکم لێ لەسەر ئەو لاپەڕانە یارم لێ بکە وەڵامەکانیشی دەتوانی پێ بڵێ زۆر امتحانی بەخۆی کرد بوو پێشانی دام گوتم کوڕم خۆت کوردی باش نی گوتی بابە داوام لێ کرد بۆم کاتە کوردی. من دووبارە سوپاسدانەکەم ئەو خۆشحاڵ بووم کە لەو سمینارە بەشدار بووم کاتێکی خۆش. زۆر سپاس مامۆستا زانا لە سۆران لەگەڵمان بوو. مامۆستا ئازاد مححمود فەرموو. مامۆستا ئازاد مامۆستا ئازاد مححمود فەرموو. مامۆستای بەڕێز کات بیتەوە بە من لە ناکاو نازانم بڕا فەرموو مامۆستا گیان. ئافو دەست و چاوتان خۆش بێ بۆ ئەم تەوەرە شتێکی زۆر جوانە. من پرسیارێکم هەیە ئایا من سوود و ئیسفادە مامۆستا ئەمیر دەنگت قەتع بوو نازانم لای من نییە بم بووە مامۆستا ئەمیر دەنگت قەتع بوو ئێستا. وەڵای براکەم سەوت نییە ئێستا هەیە گیانەکەم دەست و چاوتان خۆش بێتەوەرەکە زۆر جوانە.
من یەک پرسیارم هەیە چۆن بتوانم سوود و ئیسفادە لەم ژیری دەستکردە وەرگرم ینی لە ڕووی چ بەرنمەیەکەوە توانم ئیسفادەی لێ بکەم دەست خۆش ناوی بەرنمەکەی چییە دەست و چاوتان خۆش بەرنامەی زۆر جۆرا و جۆر هەیە ئەوەی زۆر بەناوبانگە ئێستا چات GPT ئەوەی دوای ئەوە POE.com کە تازە پیشانماندا دوای ئەو کلاودی POE.com ئەوەی تر CLAUDE کلاودی ئەوی تر جێمینای کە تایبەتە بە گوگڵ با بڵێن زۆرە مامۆستا زۆر زۆرن ینی بەڕاستی دەست چاوتان خۆش بۆ نەعەزێت ناکێشن لە بەرنمەکەی خۆتانە ینی ئەوانەمان بۆ دابنێن سە من خۆم لە پێیزەکەی خۆتانە لە گروپەکە دایدێنێن بەسەر چاو دەست و چاو خۆش بێ زۆر سپاسانە بەڕێزی مامۆستا میر زۆر سپاس مامۆستا ئازاد محمود فەرموو مامۆستا ئازاد مامۆستا ئازاد ئەگەر مایکەکەت بکەیەوە دەتوانێت قسە بکەیت مامۆستا سەنگەر هەتا و دێتن قسەی خۆت بکە مامۆستایەکی بەڕێز نازانم ئایفۆن دوای ئەوە زریزە نووسرایە ئەگەر فەرموو دەتەوێت قسە بکەیت نازانمەوە ناوەکە چیە ببوورە مامۆستا فەرموو بەڵێ مامۆستا ئازاد فەرموو دکتۆر شەو باش شەو باش مامۆستا ئازاد تەندروستیان باشە کاکە دەستخۆشیتان لێ دەکەم بۆ بەرنامە بە پێزە لە جەنابتان و لە مامۆستا سەنگەری خۆشەویست بەڕاستی بابەتێکی زۆر سەردەمیانە و هەستیار بوو جێگای ڕێزم بە جددی من بەگشتی دەستخۆشیتان لێ دەکەم تەنها ویستم دەستخۆشی بکەم بەڵامەوەی سەرنج و تێبینێ لای من پێم وابێ ئەو شتانەی کە داهێنانە یاخود بڵین سەردەمیانەیە هیچی لە عقلی مرۆڤ بە دەرنیە کەواتە عقلی مرۆڤ ئەو شتانە دروست دەکا بۆیە عقلی مرۆڤ پێم وابێ لە هەمووانیان لە پێشترە جێگای ڕێزن دەستخۆشتان دووبارە لێ دەکەم خۆشحاڵم بە جددی هیوادارم کە بەردەوام بن لە ئایندا زۆر بابەتی تر هەیە کە ئیشی لەسەر بکرێ بە تایبەتی بابەتی ژیری دەستکرد شتێکی هەنووکێ دووبارە ڕێزم هەیە زۆر سپاس مامۆستای بەڕێز زۆر زۆر سپاس بە دڵنیاییەوە ئەوە پێی دەڵێن ژیری دەستکرد وشەی دەستکردی لەگەڵا کەواتە کردەی مرۆڤە کردەی مێشتی مرۆڤە ژیری دەستکردیش لەسەر یەک بنەما کار دەکات دەیەوێت لاسایی ڕەفتارەکانی مرۆڤ بکاتەوە لاسایی بیرکردنەوەی مرۆڤ لاسایی شێوازی وەڵامدانەوە و پرسیارکردن و هەڵێنجانی زانیاری بکاتەوە زۆر زۆر سپاس مامۆستا ئازادی بەڕێز مامۆستا سەنگەر دوو کەستر دەستیان بەرز کردەوە هەردووچیان بە ناوی ئایفۆن هاتیە ببورن تکای ناوەکانی خۆتان بگۆڕن بۆ جارەکانی داهاتوو فەرموو ڕێگە بە هەردووکتان دەدەین قسە بکەن ئەگەر دەتانەوێت یەکێکیان ئایفۆن زریزە نووسرایە یەکیان بەس ئایفۆن دەرچووە یەک جاری تر بانگ دەکەین ئەگەر نەتانتوانی فەرموو مامۆستا بەڕێز فەرموو ئەم کاتتان باشتر زۆر سپاس ئێستان خۆش بێت زۆر سپاس وڵی پێشتر پرسیار هەر لە سەرەتا ویستم دەربارەی بپرسم چۆنیتی کۆنتڕۆلکردنی ناوپۆل هەروەها زانینی دەربارەی گرفتە دەرونی جستیەکانی قوتابی لە ناوپۆلدا وڵی ئەوە دەبێت لێ بپرسی مامۆستا بڵێ هەر لە سەرەتاوە پرسیارە نەکرانتان خۆش بوو ئەوەشتان بڕوون کردبای نایەوە دەستان خۆش بێ زۆر سپاس دەستت خۆش بێ مامۆستا زۆر زۆر سپاس مامۆستایانی بەڕێز وڵی زۆر مامۆستا ئامانج فەرموو مامۆستا ئامانجمان لەگەڵە مامۆستا ئامانجی کۆشش ئەگەر غەڵەت نەبووم سپاسمان کردن لە سەرەتاش وتمان دکتۆر گیان کاتتان باش ببورن زۆر لە کاتتان ناگرم دەستان خۆش بی دووبارە دکتۆر گیان پێم باش بوو ژیری دەستکرد لە بواری پیشەوەری تۆزەک ڕوون بکەنەوە لە داهاتوو چونکە ئەمە زۆر سوودم لێبینیە لۆ پیشەکان لە بابەتی قیاسکردن و ژوور و ئەو بابەتانی بۆ نمونە بۆ وەستایەکان ئەگەر لی بزان بەکاربیین سوودێکی زۆر زۆری هەیە زۆر ئاسانکاری لۆ دەکاتن بە دڵنیایەوە لە بۆ بیرۆکەی بزنس لە بۆ دیزاینکردنی ناوەوە لە بۆ یعنی هەتا ئامادەکردنی وتارێکت هەیە دەتەوێت قسەیەک بکەی دەچێت کۆبوونەوەیکی دایک و باوکان دەچێت ینی کۆبنەوەیەک لەگەڵ مامۆستا ئەوڕۆ ئاگادار بووی وتارم بە ژیری دەستکرد حاضر کردبوو بڵێ ئەوەی بە کلاودی زۆر باشە گوتمان ژیری دەستکرد داخلی هەموو سوچەکانی ژیانمان بۆ نەک تەنها بەزوانەوتنەوە بەڵام ئەمە گوتمان ژیری دەستکرد بۆ مامۆستایان چکە ئەمە دەزانین ئەرکی مامۆستا چەند قڕس بووە ئێستا بەرپرسیارەتی زۆر زیاتر بوو بەرەبەرە
داواکاریەکانیش لێی زیاتر دەبێت بۆیە ویسمان وەکو هاوکارێک لەگەڵ مامۆستایانی بەڕێز و هاوپیشەی خۆمان بتوانین ئەو بارە قورسەی سەرشانیان کەمێک سوکتر بکەین. من کاتەکەمان تەواو بووە، ئێستا 37 دقەیە 7 دقە لاماندا. مامۆستا سەنگەر قسەکانی کۆتایی خۆت بکە، ئەگەر کات ماوە مامۆستا دیلان و مامۆستا کارزانیش وەردەگرێت. فەرماوە سەنگەر دەست پێ بکە. بەڵێ دکتۆر جان دەستت خۆش بێ، دووبارە دەستی هەموو مامۆستا بەڕێزانش خۆش بێ کە لێرەدا ئامادە بوون. زۆر سپاس بە هەمولایەک، زۆر سپاس بۆ جەنابتان. دووبارە دەستخۆشیم هەیە بۆ هەر کەسێک کە دەیەوێت زانیاری زیاتر وەربێت. بەڕاستی کۆمەڵە شت ئێمە وەکو کلیلە وشەیەک لێرە گوتمان نەدەکرا هەموو شتێک ڕوونکەوە، چکە پێشتر ئێمە ئەو بە خول گوتمانەتەوە کاک دکتۆر ئیمداش ئاماژەی پێدا هەر خولێک 2 هەفتە بووە. لێرە جاریوە بوو بە یەک کەلیمە ئاماژەمان بە بابەتێک دەدا کە ئەو کاتە ڕەنگە بە هەفتەیەک بە 2 هەفتە ئەو بابەتەمان باس کردی بێت. بۆیە هەندێک شت هەیە ئەگە بە ناڕوونیە هیوادارم مەسەرن ئەو هات جۆرە نەمینێتەوە، دەتوان لەو ڕۆ ئێوە پراکتیک بکەن سارەکانی خۆتان بە مامەڵەشی تەندروستەوە لەگەڵ ژیری دەستکرد مەسەرن ئەوە بکەن. ئەو مۆدێلانش کە هەیە مۆدێلی زۆر هەیە، دەکرێت شارەزای زیاتریش بن ئینشاڵڵا لە گروپەکانی کە ئێستا تێدانە جاری بەجار یان ئەو چەناڵی کە کرایتەوە چەناڵی ژیری دەستکرد ڤیدیۆی فێرکاری دادەمەزێنین مامۆستایانی بەڕێز. ئێوەش هەر داواکاریەکتان هەیە دەتوان هەر لە چەناڵەکە بینوسن بۆ ئێمەش بتوانین کاری لەسەر بکەین. دووبارە دەستان خۆش بە دکتۆر. زۆر سپاس مامۆستا ئەدیبە محسین فەرموو. بەڵێ سلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام مامۆستا. مامۆستا گیان دەست و چاو خۆش بێ، حاڵی ساغی لە ئەو بەرنامەی. بەڵێ من مامۆستای کیمیامە پۆلی 12 یەکێک کاتی خۆم تەرخان کرد چونکە ئێستا هەستەکەم پۆلی 12 مەعانەتی گەلێک زۆرە، خاستن مامۆستای کیمیایی خۆم شار ئەوەمە، یعنی ئاگام لە وەزمی خۆمە. بەس مشکلەی زۆری مامۆستاکان لە زمانی ئینگلیزی و بەکارهێنانی کۆمپیوتەریان ئەو بەرنامانەی کە هەیە تازش مامۆستا باسی کرد. بەڵێ گوتی ئەگەر ئەو لینکانەمان لە بۆ دابەزێنن لە گروپی مامۆستا بە دڵنیاییەوە لە گروپەکانی مێگامایند پلاس و ژیری دەستکرد گروپێکی تایبەتمان هەیە، ئەو شتانە بە لینک و بە بەرنامە دادەبەزێنین. دیکەش مامۆستا حەزمان کرد نازم ئەوش بە وەکو شەهادەی بەشداری بوون ئەوەی توانین بەدەستبێنین. بەڵێ ئەویش لە گروپەکان دادنێن مامۆستا، دوایە فۆرمەک دادنێتن مامۆستا سەنگەر لە گروپی ناو شتت دەنووسی ئینشاڵڵا بەسەرچاو. دەستەکان خۆش بەڕێزی مامۆستا. زۆر سپاس. مامۆستا کارزان نووسرایە، بەس کارزان نووسرایە. سلااوتان لەبێت بەڕێزان. سلااو مامۆستا کارزان. زۆر سپاس دکتۆر گیان. بەڕاستی من ئەم شەو زۆر خۆشحاڵم لەو میتینگەی بەڕێستان باشدار بووم، شتێکی زۆر جوانتان کردووە، دەستان خۆش بێ. بەڕاستی ژیری دەستکرد بۆ مامۆستان شتێکی زۆر گرنگ و پێویستە. بەڕاستی من وەک خۆمەک و مامۆستایەکی زانست یعنی ئەتوانم بڵێم لەو ساڵانی کە خزمەتم کردووە لە پەروەردەدا بەڕاستی زۆر سوودم لە ChatGPT وەرگرتووە بۆ هەندێک مەسایلی هەندێک پرسیار و شتی بابەتی زانستی. بەڵام ئەوەی جەنابتان لێرەدا ئاماژەتان پێ کردووە و هەروەها شتێکی نوێتان کردووە، بەڕاستی من وای دەبینم شتێکی سەردەمیانە مدێرن دەبێ ئەگەر لە ناو پەروەردەدا بچێتە بۆواری جێبەجێکردنەوە. ئینشاڵڵا. من دووبارە دەستخۆشی لە جەنابتان دەکەم. زۆر سپاس مامۆستا، زۆر سپاس. مامۆستا دیلان کامەرانیش با قسەی خۆی بکەوە. بەڵام دکتۆر گیان مامۆستا کارزان ببوورە مامۆستا کارزان قسەی تەواو نەکردبوو. فەرموو دکتۆر گیان. ببوورە دکتۆر گیان، وەڵاهی تەنیا پرسیارێکی من ئەوە بگوتم ئایا ئەم ساڵ دەچێتە بۆواری جێبەجێکردن، یعنی ئایا وەکو منهجێکی یان برێن وەکو بابەتێکی پەروەردەی یان دەچێتە ناو بواری پەروەردەوە کە سەرجە مامۆستانی هەرێمی کوردستان تێیدا سوودی لێ وەربگرن، یا خودەمە تەنها ناساندنێکە کە ئەم شەو ئەم میتینگەتان ئەنجامدا. دەستت خۆش بێ. بەڕای ئێمە ئەوە تەنها ناساندن و سەرەتایە، بەڵام ئەو ڕێگایەمان لە پێشە ئەگەر ئەو ساڵیش نەبێت ساڵی داهاتوو کۆرسەکانی داهاتوو مە بە پێمان وایە وەکو ضرورەتێک پێویستە بەڕاستی ئەو شتە بوو. ئەکی دەرێ وەڵا زۆر مامۆستا کارزان زۆر سپاس دەکەم. خۆش بێ. مامۆستا دیلان کامەران فەرموو مامۆستا ببوورە. مامۆستا من دکتۆرێت ئەوێ تێدا کار دکتۆر شەوتان باش.
شەو باش مامۆستا دیلان فەرموو. کاک دکتۆر دەستخۆشتان لێ دەکەم لە ئامادەکردنی ئەو وێبینارە لەگەڵ کاک دکتۆر سەنگەری دەستان خۆشبی زۆر سپاستان دەکەم و پرسیارێکیشم هەبووە گەر ئاسایی بیتر بەنسبەت ئەو بەرنامانە کە بەکاردێن ئەو ژیری دەستکردانە هەر ئەرکێک هەر بابەتە کە ئامادەی دەکەی پاشان هیچ بەرنامەک شتشکە نییە کەشفی بکە کە ژیری دەستکرد بۆی بەکارهێناوە لە بۆ نمونە مەسەلەن ئێستا وەکو مامۆستا ئەتو ئەرکێکی ڕادەسپێری بە تەڵەبان دوای ئەو دەچی ژیری دەستکردی بەکاردێنیتن ینی هەیە مەسەلەن بتوانین کەشفی بکەین کە ژیر دەستکردی بەکارهێناوە دەستت خۆش مامۆستا دیلان پرسیارێکی زۆر معقول و زۆر باشە دوو جۆر کەشفکردن هەیە کەشفکردنێک بە خوێندنەوە ئەگەر تو مامۆستا ژیری دەستکرد بە خۆت زۆر بەکاربیێنی یەکێک وەڵامەکەی بە ژیری دەستکرد بە یەکسەر دەیناسیەوە لە ڕووی هەندێک کەلیمات و لە ڕووی هەندێک تەرکیبی جملە و داڕشتنی شتەکان ئەوە یەک دوو بەڵێ سۆفتوێری تایبەت هەیە بە کەشفکردنی بۆ نمونەیەک لەوانە تێرنت ئینە تێرنت ئین کە لە بۆ پلەیجەریزم بەکاردێ لە بۆ دزی ئەدەبی بەکاردێ بەڵام بەشی ئایشی تێدایە ئای دیتەکشن ینی پێت دەڵێ لە چێن دەرێ ئای بەکاراتوە و نسبەی چەندیش بەکاراتیە ناوی چێ بەرنامەکە تێرنت ئین هەیە ئەو تێرنت ئین ئەگەر نا هەر لە چات جی پی تی مامۆستا دیلان بپرسە لە چۆن دەتوانم کەشف بکەم کە بە ئای نووسراوە یان نا یان ئەو تێکستێک ئەگەر بە ئەلکترۆنی بوو بیتەوە چات جی پی تی بیتەوە ئایەک برێوە تو نووسیتت یان نا لێی بپرسە زۆر باشە بەڵام لەوە سیرتر ئەوە هەموو بۆتە بیزنسێکی زۆر زۆر گەورە ئێستا کۆمپانیا گەورەکان سۆفتوێرێکیان دروست کردیە بۆ ئەوەی بیکاتە وەکو بەشەری لێ بکە هیومەنایزی پێ دەبێت یعنی تۆ شتێکی بە چات جی پی تی نووسیە با دەیداتە ئەو سۆفتوێرەی کە لۆی وەکو هی مرۆڤ لێ بکات یعنی وەکو شەڕێکی ڕوبەڕوو بوونەوەیە لە بینی بزنسەکان دروستکرایە تا ئێستا ئەپەکە ئەو بڵێ هیومەنایز پێ دەڵێن هیومەنایز ئای واتە بە مرۆڤکردنە دەستان خۆش مامۆستا زۆر سپاسانی بەڕێ زۆر زۆر سپاس لە بۆ هەموو لایەکە ئەوە ماوەی سعاتێک و 44 دقەیە لەگەڵمانن کە ئەوە بۆ خۆی بەڕاستی نیشانەی ئەوەیە ئەنگۆ دڵسۆزت بۆ کارەکەتان خۆرن دەتانەوێت پەرە بەتوانای خۆتان بدەن و دەتوانن ئەیان دەتانەوێت ئەو ئەرکەی لەسەر شانتانە بە باشترین شێوە جێبەجێ بکەن ئەمە زۆر زۆر سپاسان دەکەین بە ناوی خۆم و مامۆستا سەنگەر و ستافی ئەکادمیای مێگاماین دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بەڵێ مامۆستا بم بورە ماوەیەکەم حاولە دەکەم بۆ ئەوەی کە بتوانم قسە بکەم بەڵام وەکو پێویست نادرێم هەتارەکە نەوزانێت لای ئێوە یا لای منە داوای لە بردن دەکەم وڵای ئێمە ئەوەی دەستی بەرز کردبەوە تقریبن هەڵمان گرتیە بەس کە دەست بەرز نەکرابێتەوە نازانین دەتێت قسە بکەین وڵای ئەو شۆرتکەتەی دەست بەرزکردنەوەکە لە من نیشان نارایدی فەرموو بم بورە داوای لە بردن دەکەم مامۆستا ئەبوبەکر محمود لە ڕاپەڕی قەڵاتزەیە چێندرە ئافرین تەواو ولاش تەڵەبەی خۆشمان دەستان خۆش بێ سپاسان دەکەم تەڵەبەی خۆب بەڕێزی فەرموو خۆشەویستی کاکتۆرجیان دەستخۆشیتان لێ دەکەم بەڕاستی بەرنامەیەکی زۆر بەجێ و لە جێگەی خۆی داەتی ئەوەی کە ئێوە دەیکەن فیالان سەردەمیانەیە و هاوکارێکی باشی پرۆسی پەروەردە و فێرکردن دەکەن دەستخۆشیتان لێ دەکەم ئەوەی کە لە نێو دیارەکانی چۆن دەڵێیان نێو جملەکانی مامۆستایان و بەشداربووانە هەستم پێکرد بە تاکیت بەدەنگەوە هاتنێکی زۆر باشە بەڵام لە ناویاندا شتێکی تر هەبوو بۆ ئەوەی کە سەرنجی بخەینە سەر بێگومان لا ئێوەش حتممە ئەوەی پێکراوە ینی هەستی پێکراوە کە ژیری دەستکرد بە تاکید یەکێکە لە باشترین ئەو هۆکارانەی کە دەتوانێت ئەمڕۆ پاڵپشتی کارەکانی پرۆسی پەروەردە بکە وەکو مامۆستا وەکو فێرخواز وەکو هەر کەسێک کە لە پرۆسەکەدا کار بکە بەڵام لەوانەیە تێگەیشتێکی بە هەڵەش لەو نێوەندەدا بێتە ناو چۆن دەڵێ پرۆسەکەەوە ئێمە کە باس لە پرۆسی پەروەردە دەکەین یا بەکارهێنانی تەکنەلۆژیا دەکەین لە پرۆسی پەروەردە و فێرکردن باس لەوە ناکەین کە ئەوە جێگرەوەیە کە بۆ مامۆستا جێگرەوەیە کە بۆ فێرکار جێگرەوەیە کە بۆ کەسی پەروەردکار تەواوی لێ کۆڵینەوەکان تاکید لەسەر ئەوە دەکەنەوە کە بە تاکید تەکنەلۆژیا وەکو ئامێرێکە وەکو هۆکارێکە بۆ یان ئاسانکارێکە بۆچی بۆ
ئاراستەکاری پرۆسی پەروەردە و فێرکردن ئەو مانای ئەوە نییە کە مادام ئەمڕۆ ژیری دەستکرد هاتووەتە نێوەندەکەەوە مامۆستا بچێتە دەرەوە بڵێ پرۆسی پەروەردە و فێرکردن مادام ئەوە بەکار هات مامۆستا لە کارەکەی خۆی بچێتە چۆن دەڵێ دواوە و ئەو دەوری سانەوی وەربگرێ دەبێت ئێمە تاکید لەسەر ئەوە بکەینەوە ئێمەین مامۆستا کە دەتوانین کار لەسەر ئەوە بکەین چەند بتوانین پرۆسەی پەروەردە زیاتر بە پێستر بکەین باشتر پەیامەکانمان بگەێنین و باشتر ئامانجەکانمان بپێکین لەوە تاکید بکرێتەوە چاکترە نەک بەو مانای کە بڵێین تەکنەلۆژیا بۆ خۆی فێرکردن جێبەجێ دەکات نەخێر ئەوە هۆکارێکە بۆ ئاسانکاری لە ڕێگەی گەیاندن و فێرکردنەوە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن ئینشاڵڵا سوپاسان دەکەین خۆشەویستن بەردەوام دەستان خۆش بێ ئوستاز بەڕێز مامۆستایانی بەڕێز وەکو گوتمان کاتەکە زۆر تێپەڕیوە بە دڵنیاییەوە ئەوە کۆتا وێبینار نابێ ئەوە وێبیناری 105 ئەکادیمیای مێگامایند پلەسە بە دڵنیاییشەوە بەردەوام دەبین بەڵام ئەو ڕۆمان تەرخان کرد بۆ دەرچوونی ئەو کتێبە کە شتێکی زۆر زۆر باشە هەروە ڕاگەاندنی ئەو چەناڵی یوتیوبە کە لە ناوە ڤیدیۆی فێرکاری زۆر بەسوود دادنێن هەروە ئەو پرسیارەی کۆتاییش مامۆستا بکرد کە باسی کرد جێگەی مامۆستا ناگرێتەوە یەکێک لەو پرسیار و وەڵامانەیە کە لە چەناڵەکە وەڵامیشمان داوەتەوە کۆمنتی زۆر باشی هاتیە بە درێژیش باسمان کرد دووبارە زۆر سپاس مامۆستا سەنگەری چتەیە لە کۆتایی تەنها دەستخۆشیمان دوونەبوون دکتۆر جان بۆ ئێوە بۆ هەموو مامۆستا بەڕێزانەی کە لەگەڵمان بوون زۆر سپاس دەست و چاوتان خۆش بێ زۆر زۆر سپاس لە زووترین کات لە گروپەکانی ژیری دەستکرد بۆ مامۆستایانە و گروپی تایبەت بە شەهادەکان لینکێک دادنێن لەوێن دەرێ پڕ دەکرێتەوە بیخوێننەوە دوای پڕی دەکەنەوە ئینشاڵڵا شەهادەکان ئامادە دەبێت ئینشاڵڵا وەبیناری دڵنیای زۆریش لە ڕێگادایە هەوڵ دەدەین لە زیاترین کات ئەویش جێبەجێ بکەین من زۆر زۆر سپاسی هەموو لایەک دەکەم کە بە پرسیار و سەرنجەکان بە ئامادەبوونیان ئێمەیان هەندا تاکو و بەردەوام بین کاتێکی خۆش و شەوتان شاد لە هەموو